بوری و باو بسازم هوبو هوار و عشقی دست دست گراڵی تەنمی دەور و حەساور و عشقی قەوڵی وەداو بمەنیۆی کەرمیش بە قوفڵ و دۆسی هیچ ناوحەزێ نەتاڵ و ڕاوبووز و شار و عشقی مەیل و وەفا و مەحەبەت پەیوەند بڵێمی پێوە تاکو بکەرمێ ئاوا شار و دیار و عشقی شنی و شنە و بەیانەن بەی باڵ خیاڵ و شێعرێ باو چەند بڵێمێ سازەن چنمێ کەلاور و عشقی بەزم و وەشی بووزم ڕا تاو بیاونۆمان ئاواتی کەیف و سەفاویێ دار و بی هەم قەتاور و عشقی ماچان ئوروپا ئارۆ یاگێ وەشی و سەیرانیان بێشەک نمێژە و تاوێ سەیوەر و داور و عشقی ئەر پێم بڵێن تەلار و کاخ و باخ و پادشای نموا ڕووش و بەساوتێ عسر و هەوار و عشقی سڵاوێک جوانتر لە گوڵزاری بەهاری و گەرمتر لاگری نەورۆز بە تیشکی زێڕینی زەردەپەڕ و بە درێژایی شەوەکانی یەڵدا و بە ڕەنگینی گەڵاوەری و نەوەریوەکانی پاییز و تنۆکی بەرەبەیانانی زرێبار بە میوانداری کۆڵان و شەقام و ڕێگا و باوەشی کراوەی شاری مەریوان و بە ئەوینداری قوڵی شێعر و بە ئاگردانی بەردەم چیرۆک و بە هەستی ناسکی خات و خورشید و ناری و مەولەوی و بە خەمخۆری قانع و بە گەرمی هەستی یەکگرتنەوەی ئێوەی میوانانی بەڕێز بە خۆڕاگری شاخە قۆڵ لە قۆڵەکانی کوردەواری بە خێرهاتن یەک بە یەکتان دەکەین و هیوای جوانترین ساتەکان ئەدەین لە بەرۆکی هەنگاوەکانتان ئۆخەی توامای ئازیزە بێگەرد هورکنیا ئەساز هەنا ساونی سەر مەسیحە ئاسا و چەم بزە پەی دەرد ئاینەی کامەڵ ئازیزەکەی فەرد فەدای ئامات بام سەفاویێ تاوەرد ئازیزان خێر بێدێ سەر و دیڵێ و سەر و گیانی گەرد و پاڵاکاتە بە تووتیا و چەمامە من شەهلا منیش سەحەر لەگەڵ ڕێز و خۆشەویستیمان لەلایەن خۆم و هاوڕێی هێژامەوە خات و شەهلا و هەروەها ناوەندی فەرهەنگی هونەری بەژینەوە بە خێرهاتنی هەموو لایەکتان دەکەین بە تایبەت ئێوە عەزیزان کە لە شار و شارۆچکەکانی زاگرۆزەوە میوانداری ئێمەتان بە ڕۆحتان سپارد و هەنگاوتان سەر چاوی ئێمەنا هیوادارین بە پرۆگرامێک کە ئەم شەو بۆم کۆڕە ساز کراوە ماندوویەتی ڕێگاتان بڕەوێنینەوە و هەروەها تاک بە تاکی ئێوە خۆشەویستان تا کۆتایی بەرنامەکە هاوڕێمان بن. ئێوە کێ بوون؟
ئێوە کێبوون بوومە لەرزەتان فێری سڕبوون و ئاوارەییتان فێری نیشتەجێبوون و شەقامتان فێری بەهاناچوون و یارمەتیتان فێری کولتور کرد. ئێوە کێبوون برینتان فێری ساڕێژ و دەردتان فێری دەرمان و قەتیسمانتان فێری جوڵان و جوڵانتان فێری جەماوەر کرد. ئێوە کێبوون هەڵوێستان فێری کردەوە و کۆی لەبوونتان فێری ئازادی و جەماوەرتان فێری نەبەزین و ستەمتان فێری سەرشۆڕی کرد. ئێوە کێبوون دایکانتان فێری گریان و هەڤاڵانتان فێری یەکبوون و سەروەریتان فێری گەل و مێژووتان فێری ڕاستگۆیی کرد. ئێوە کێبوون چیاتان فێری سەربەرزی و ئومێدبوونتان فێری جەماوەر و شەریفبوونتان فێری ئاپۆڕا و قەتیسمانتان فێری نەیاران کرد. ئێوە کێبوون. وەشەویستان هەر پاسەکە خەبەرتان هەن ئێساڵ جەحاڵێ وەنە کوڕۆشەوە یەلدای بەرمێڕاوە ئازیزانی بیبەلواسا و مانیا نەژناس گیاونی شیرینشا بەخشاشا و پەی هەمیشەی وەڵات و زاگرۆسیەنە هەتاییێ بێوە هەرپی بۆنەوە داواتا چەنەکەر و پەی بەرزڕاگرتە و یاڵ و نامێشە یەک دەیەقە بە بێدەنگ مدردێرە. زۆر سپاس ئازیزان فەرموون. شەوی یەلدایە یادەی جوورە ئەم شەو کە دیدەم دوور لە تۆ بێنوورە ئەم شەو دڵم وەک حاکمی مەغدورە قوربان خەڵاتی وەسلی تۆی مەنزورە ئەم شەو. وەشەویستان چی بەشەنە ملمێ خزمەت و کەعادڵی درەخشانی پەیوانا و پەیام و ناوەند و فەرهەنگی هۆنەری وەژینی کە پەی کوڕۆشەوە یەلدای ئامادەشاکردن فەرماودێ نامی خزمەتتانە. بەڕێزان و خۆشەویستان بەخێر بێن سەرسەر و سەرچاوانمان بۆ حوتەمین کۆڕی شەوی یەلدا کە هەرساڵە لەلایەن ناوەندی فەرهەنگی هونەری ڤەژین بەڕێوە دەچێت و لەم شەوەدا خەڵاتێک پێشکەش بە یەکێک لە چالاکوانانی بواری فەرهەنگ و هونەر و ئەدەبی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان پێشکەش دەکرێت. بەر لەوەی کە پەیامەکەی ڤەژین بخوێنمەوە داواتان لێ یەکەم کە چەپڵەیەک لێبەن بۆ هەیەتی ئیجرایی ڤەژین چون بەڕاستی زەحمەتێکی یەکجار زۆریان کێشاوە. بەڕاستی زەحمەتێکی زۆر کێشاوە بۆەوەی کە ئەمشەو ئێمە لە خزمەتتاندا بین و زۆر ماندوونە ناسانە کاریان کردەوە بەڕێزانە. هەروەها جێگای خۆیەتی کە سپاسی خۆمان پێزانینی خۆمان ئاراستەیە و بەڕێزانە بکەین کە یارمەتی ماڵی ڤەژینیان داوە دکتۆرە بەڕێزەکانی شارەکەمان کەسایەتیەکان و تەواوی ئەو کەسانی کە دەغدغەی
کولتور و هونەری ئەم شارەیان هەیە و هەمیشە یارمەتیدەری ناوەندە فەرهەنگی و هونەریەکان بوون. زۆر سپاسیان دەکەم. لە ئێستایشدا پەیامی دەستەی بەڕێوەبەری ناوەندی ڤەژین پێشکەشتان دەکەم. مەریوان، مێهرەوان، مێهرەبان، یان شاری پارێزەری ئایینی مهر، شاری پارێزەری پەیمان بۆ حەوتەمین ساڵە کە ڕێوڕەسمی یەلدا و لەدایکبوونی مهر بە شێوەی ڕێوڕەسمی گشتی بەڕێوە دەبات. لە نێو دانیشتوانی زاگرۆزدا یەلدا میلادی میترە و لەدایکبوونەوەی هەتاو، جەژن و هیوای لەدایکبوونەوەی گەرما و ڕووناکی هەتاو بووە. ئەگەر سەردەمی مۆدێرن سەردەمی پرۆژەی مرۆڤەکانی سەردەم بۆ بنیادنانی جیهانی خۆیان بووە، مرۆڤی زاگرۆسی ئیمکانی ئەوەی پێ نەدراوە کە بیر لە بنیادنانی جیهانی خۆی بکاتەوە. جیهانی کۆنی لێ وەرگیراوە و فڕێدراوەتە جیهانی نوێ، ئیتر ناسنامەی تری بەسەردا داسەپاوە. زاگرۆز لانکەی شارستانی یەتەکانی ناوچە ئەگەرچی لە ڕەوتی مێژوو دەرکراوە، بەڵام هێشتا بە ناسنامەی خۆیەوە لەسەر بنجی خۆی ماوە و نەتواوەتەوە. مرۆڤی زاگرۆسی دەرگای پرسیار لە جیهانی لە خۆی دانەخستووە و دەتوانێت پرسیار بکات و پرسیار دەکات کە لە جیهانێکدا کە تێی فڕێدراوە کێیە و چۆن دەتوانێت پەنا بە ئەقڵی مۆدێرن جیهانێکی نوێ بۆ خۆی بنیاد بنێت. هەمومان پێکەوە سواری قەتاری جیهانی نوێ بووین و تەنانەت ئەگەر ڕێگەی بەشداریشمان پێ نەدرێت کە دەستمان لە چارەنووسی خۆماندا بێت، دیسان دووکەڵ و نەهامەتیەکانی هەر بە چاوانماندا دەچێت. ئەگەر تا دوێنێ هیوای مرۆڤ ئەوە بوو کە بەنا بە ئەقڵی مۆدێرن لە دەستی ئەفسونی جیهانی کۆن ڕزگار بێت، سەدەی بیستەم پێی نیشان داین کە ئەقڵ دەتوانێت دیوێکی ترسناک و تۆقێنەری بێت. ئەقڵ ئەگەر دەتوانێت ڕزگارکەر بێت، دەتوانێت کوشتار و جینوسایدیش بکات، بخۆڵقێنێت. ئێستا کاتی ئەوە هاتووە کە ڕاوەستین و ڕابمێنین کە ئێمە چیمان دەوێت، چیمان ویستووە و چیمان وەدەست هێناوە. ئێمە ئەگەرچی هەرگیز دەسەڵاتی ژیانی خۆمانمان بەدەست نەبووە، بەڵام دەتوانین وێرانکاری جیهانی مۆدێرن بەسەر ژیرگەمانەوە بە ڕەگ و پێستی خۆمان هەست پێ بکەین. زۆر ڕاشکاوانە بڵێن ئێمە لەگەڵ نوێبوونەوە و نوێکردنەوەی جیهانی مرۆڤی کورد و بەکارهێنانی سامانی ژینگەی زاگرۆز بۆ دانیشتوانی زاگرۆزدا هەین. ئێمە دژ بە ڕەوتی گەشە و پەرەسەندن لە جیهانی نوێدا ناوەستینەوە، بەڵام ئێمە بە شێوە ئەقلانیەتێکی نوێ، ئەقلانیەتێکی سەوز کێشەکانی سەردەمی خۆمان دەبینین و هەوڵی بنیادنان و هاوکات ئاوردانەوە لە بەرهەموو کاریگەری چالاکیەکانی مرۆڤ لە جیهاندا دەدەین. ئێمە هاوکات کە هەوڵی نوێبوونەوە و نوێکردنەوەی جیهانی خۆمان دەدەین، زاگرۆز بە میرادێک نازانین کە لە باوک و باپیرانمانەوە پێمان گەیشت بێت، بەڵکو بە ئەمانەتێکی دەزانین کە نەوەکانمان پێیان سپاردوین و چاوەڕێن دروست بەدەستیان بگەێنین. لەم بەستێنە و لە نێو ئەو چوارچێوەدایە پاراستنی ژینگە مانای خۆی دەدۆزێتەوە. ئەمساڵ یەکەم ڕێوڕەسمی شەوی چلە و لەدایکبوونی هەتاوە کە هاوڕێیان و هاوخەباتەکانمان کاک شەریف باژوەر و کاک ئومێد کۆنەپۆشی کاک ئومێد کۆنەپۆشی بەجەستە لە نێوانماندا نین و چوونەتە ڕیزی نەمرانی گەل. هاوڕێیان کاک شەریف و کاک ئومێد نمونەی بیرکردنەوەی سەوز سەرچەشنی پارێزەرانی ژینگە و سوارچاکانی پارێزگاری لە نیشتمان بوون. ئەوان بە ژیانی خۆیان ڕێچکەی شێوە ژیانێکی وینەیەیان بۆ دیاری کردین. ئەگەرچی بەجەستە لەگەڵمان نین، بەڵام وەکو ڕێچکەی ژیان و وەکو بیری پارێزگاری لە ژیان لە دڵ و مێشکماندا زیینون. بەڕێزان، وەک دەزانن هەموو ساڵێک لە ڕێوڕەسمی شەوی یەلدادا خەڵاتی بەڕووی زێڕین دەبەخشێتە کەسێک کە بەڕ و ئاسا لە پێناو کولتور و چاندی زاگرۆزدا خۆڕاگر بوو بێت و دڵۆب تەمەنیدا چۆڕاند بێت کە پەرە بە زمان و کولتورمان بدات. ئەمساڵ ناوەندی فەرهەنگی هونەری ڤەژین خەڵاتی ڕێزگرتن لە تەمەنێک تێکۆشان، خەڵاتی بەڕووی زێڕین بە هونەرمەندی گەلەکەمان مامۆستا خدر قادری پێشکەش دەکات. بوونی مام خدر لە کۆڕەکەماندا مایەی سەربەرزی و شانازیمانە. ناوەندی فەرهەنگی هونەری ڤەژین بەخێرهاتنی هەموو بەشداربووانی بەڕێز دەکات و یەلدایەکی پڕ لە مێهر و خۆشەویستیتان بۆ بە ئاوات دەخوازێت.
ناوەندی فەرهەنگی هونەری ڤەژین زستانی 1397 هەتیوە. سپاس و پێزانین بۆ خوێندنەوەی پەیامی ناوەندی وەژین لەلایەن کاک عادڵ درەخشانی. زۆر زۆر سپاسیان ئەەکەین، دەستیان خۆش بێت. شەوە یەلدا یانێو شەوێوە کە پاییز تۆ شەبەرەکەیش کوجیە و دڵیمانە یەواش یەواش پێچنە و ڤیەرۆ. شەوانێو کە ئێمە بە شعرێ مەولەوی و بێسارانی و نالی و مەحوی و سەیدی زمسانی پاشەکەوت کەرمێ پێوێمە. شەوە یەلدا یانێو پێوەرە بیەی و ژیوای چیانێ هەر ئی بەهانە گولانێ. ئێشەو سەوەت و مێوە و قسامە منیێمێ پاڵ و یۆی تا مێوەشی هەنار و قسامە زمسان تامشکەرۆ. حەمد و سپاس پێی خوڵای گەورەی کە ئانە عەمرش دایمێ تا شەوە یەلدایەنە دۆسا و ڕەفێقا وینمێ و تام و شیرینی و وەفا و دۆسایەتی پێوەرە مەزە کەرمێ. شەوە یەلدای تا پێرۆزە پێویشتا دەسێ چەپڵی کۆدێ. خۆشەویستان، ئێستەیش لەم بەشە لە بەرنامەکەدا دەڕۆینە خزمەت کاک ڕەهبەر مەحموودزادە دکتۆرای فەلسەفە کە لە شاری شنۆوە تەشریفیان هێناوە و بابەتێکیان بۆ ئامادە کردوین سەبارەت بە شەوی یەلدا. سەرەڕای سپاس و پێزانین داوایان لێ دەکەم بۆ پێشکەشکردنی وتارەکەیان تەشریف بهێننە سەرسن. ئامادەبووانی خۆشەویست، زۆر کەیفخۆشم خۆ ئەو هەلەم بۆ هەڵکەوتووە لە شاری ئازیزی مەریوان لە خزمەت ئازیزاندام. شاری ژیرپەروەر و بیرپەروەری مەریوان، ئەو خاکە خۆشەویستەی کە بە شاهیدی مێژووی هاوچەرخی کورد ڕۆڵێکی دیاریکەری هەبووە لە مێژووی کووردا و پێم وایە لە ڕووداوەکانی داهاتووی کوردستانیشدا هەر ئەو ڕۆڵە یەکلاکەرەوەی دەبێتەوە. دەستخۆشی دەکەم لە کوڕان و کچانی ماندووی نەناس و شێلگیر و کۆڵنەدەری ناوەندی وەژین. وا بزانم لە ڕوانگەی منەوە ناوەندی وەژین ڕەنگە هێمایەک بێ بۆ کورد، هێمایەک بێ بۆ کوردستان. وەژین لەباری لەفزیەوە بەمانای ژیانەوەیە، ژیانەوەی قەقنەس ئاسا، دوای نهۆمەکان، دوای نسکۆکان، دوای شکانەکان. دیارە کورد لە مێژووی خۆیدا هیچ ئەزمونێکی ئەوەندەی ئەزمونی هەستانەوە دوای نسکۆکانی تەجربە نەکردووە. سڵاو دەنێرم بۆ ڕۆحی بەرزی شەهیدانی ژینگا، کاک شەریفی باجوەر، کاک ئومێدی کۆنەپۆشی، بەرزی ڕۆحی ئەو شەهیدانە، قورسایی حزوریان لەو کۆڕە پێم وایە هەمومان هەستی پێ دەکەین. لە ڕاستیدا بابەتەکەی من عنوانەکەی شەوی یەڵدا نییە، بە بۆنەی ئەوەی کە خەڵاتی ئەو ساڵی ناوەندی وەژین دەدرێ بە کەسایەتیەکی ناسراوی بواری فۆلکلۆری کوردی مام خدری ئازیز داوا لە من کراوە کە کورتەیەک لەسەر ئەدەبیاتی فۆلکلۆری کوردی، لەسەر بەیت و حەیران و لەسەر گرینگایەتی
ئەو بابەتە پێشکەشی ئازیزان بکەم. دیارە بەڕاستی کەشوهەوایەکە بۆ ئەوە نابێ ئازیزان زۆر ماندوو بکەم، زۆر درێژ دادڕی بکەم، سەختە لە کەشوهەوایەکی ئاوادا بکرێ بە شێوەیەشی زانستی و تێئۆری و پسپۆرانە لەسەر بابەتێکی ئەو تۆ بدوێین. بۆیە هەوڵ دەدەم بە شێوەیەشی زۆر تیژکاوێژ، بە شێوەیەشی خێرا چەند خاڵێک پێشکەشی ئامادەبوانی هێژا بکەم کە جێگای هیوادارم جێگای کەڵک بێ. یەکەمین بابەت گرنگایەتی ئەدەبی فۆلکلۆریە لە جیهانی ئێستادا. ئێمە لە جیهانێکی مۆدێرندا دەژین. سەدەی بیستەممان تێپەڕ کردووە و لە سەردەرانەی سەدەی 21ەمین. ئەو جیهانەی کە بەیت و حەیران و فۆلکلۆر تێیدا بەرهەم دەهات تێمان پەڕاندووە. پرسیارێکی سەرشی ئەوەیە کە لە جیهانێکی ئەو تۆدا کە جیهانی مۆدێرنیتەیە، جیهانی پاش مۆدێرنیتەیە، گرنگایەتی ئاوردانەوە لە ئەدەبیاتی فۆلکلۆری چییە؟ ئەدەبیاتێک کە ڕەنگە تەمەنەکەی بگەڕێتەوە سەدەکانی ناوەڕاست. ڕاستیەکەی ئەوەیە یەکەم هەنگاوی بە مۆدێرن بوون بریتیە لە دیاریکردنی چۆنیەتی پەیوەندی ئێمە لەگەڵ نەریت یان سونەت یا ترادیسیۆن. ئێمە ناتوانین بانگەشەی بە مۆدێرن بوون بکەین، بانگەشەی هەنگاونان بۆ جیهانی مۆدێرن بکەین مەگەر ئەوەی کە وەڵامی ئەو پرسیارە سەرەکیەمان دابێتەوە کە پەیوەندی ئێمە لەگەڵ جیهانی نەریت یا جیهانی سونەت یا ترادیسیۆن چ پەیوەندیەکە؟ ئێمە چۆن دەتوانین لە بەروبووەکانی ئەو جیهانە کەڵک وەربگرین و لە کەمایەسیەکانی دوور ببینەوە؟ هیچ پرۆژەیەشی ڕووناکبیری سەر ناگرێ مەگەر ئەوەی کە وەڵامی ئەو پرسیارە بداتەوە. ئەدەبیاتی فۆلکلۆری بەشێک لە سونەتە، سونەت بە عامترین مانای خۆی. هەروەکو عەرزمکردن ئێمە دەبێ پەیوەندی خۆمان، چۆنیەتی پەیوەندی خۆمان لەگەڵ سونەت، لەگەڵ نەریت و لەگەڵ بەشەکانی جۆراوجۆری سونەت تێئۆریزە بکەین. هەروەکو نمونە عەرزتان دەکەم، دوو پرۆژەی ڕووناکبیری لە ئێرانی ئەوڕۆدا، لە دەرەوەی کوردستان لە ئێرانی ئەوڕۆدا، ڕەنگە یەکێکیان پرۆژەی دکتۆر سەید جەوادی تەباتەبایی بێ و یەکێکیان پرۆژەی دکتۆر عەبدولکەریمی سروش بێ. من نامهەوێت لەسەر ناوەرۆکی ئەو پرۆژانە قسە بکەم، نە بە پشتڕاستکردنەوە و تەئیدکردن، نە بە ڕەتکردنەوە و نەفیکردن. هەر ئەوەندە دەڵێم هەردوو پرۆژەی ڕۆشنبیری لەگەڵ هەموو جیاوازیەکانیان لەو خاڵەدا پێک دەگەن کە پرسیارە سەرەکیەکەیان بریتێ لەوەی کە ئێمە چ پەیوەندیەکمان لەگەڵ سونەت هەیە، ئێمە چۆن دەتوانین لە قاوەغی سونەت بینە دەرێ کاژ فڕێ بدەین و هەنگاو بنینە ناو جیهانێکی نوێوە. ئەوە گرنگایەتی ئاوردانەوە لە فۆلکلۆر دەگەیەنێ. هەوڵەکانی فۆلکلۆر ناسی لە زووەوە لە کوردستاندا دەستی پێکردووە. ڕەنگە یەکەم هەوڵەکان لە ساڵی 1903-1904 بە هاتنی ئۆسکارمان بۆ کوردستان و کۆکردنەوەی هەندێک دەقی بەیتی فۆلکلۆری دەستی پێکردبێ. دواتر ئەو دەقانە لە دووتوێی کتێبی تۆحفەی مزەفەریەدا چاپ بوون. دوای ئەو هەوڵە زۆر هەوڵی دیکە دران، کتێب چاپکران لە ڕۆژهەڵات، لە باشوور، لە کوردستانی سۆڤیەتی ئەو سەردەم و لە پارچەکانی دیکە. حەزی جوندی لە سۆڤیەت دەقی فۆلکلۆری بڵاو کردوتەوە، کوردی و مەریوانی لە باشوور دەقیان بڵاو کردوتەوە، لە مەهاباد عوبەیدوڵای ئەیوبیان دەقی بڵاو کردوتەوە، دەقی بەیتی کوردی. و لە دەیەی 1960 بەدواوە هەوڵەکان چڕتر بوونەتەوە.
زیاتر هەوڵ دراوە کە دەقەکانی ئەدەبی فۆلکلۆری کوردی کۆ بکرێنەوە و تۆمار بکرێنەوە. بەڵام ڕاستیەکەی ئەوەیە زۆر بەر لەو هەوڵانەش هەوڵی دیکە دراوە کە بەداخەوە بەدەستی ئێمە نەگەیشتون. ڕەنگە ئەو خاڵە خاڵێکی سەرنجڕاکێش بێ کە بزانین کەسایەتیەکی وەکو نالی شاعیر، نالی مەزن، یەکێک لە هەوڵەکانی بریتی بووە لە کۆکردنەوەی دەقی بیت. یعنی ڕەنگە یەکێک لە یەکەمین بیت ناسەکانی ئێمە نالی بوو بێ. ئەوە بە شاهیدی ئەو زانیاریە تازانەیە کە ئێستا بەدەستی ئێمە گەیشتون. ڕەنگە نالی ئێمە وەکو شاعیرێک بیناسین، بەڵام نالی پێش ئەوەی کە شاعیر بوو بێ ڕێزمانزان بووە، زمان ناس بووە، بیت ناس بووە و زۆر دەقی ئەو تۆ ئێستا لە دەستی ئێمەدا هەن کە ئەو بۆچوونانە پشتڕاست دەکەنەوە. لە ڕاستیدا ئەگەر بمان هەوێ گرنگایەتی فۆلکلۆر، ئەدەبی فۆلکلۆری قسەی لەسەر بکەین، دەبێت دوو بواری جودا لێک هەڵاوێرین. پرسیاری یەکەم ئەوەیە کە دەقی فۆلکلۆری کوردی بیت و حەیران لە جیهانی سونەتیدا چه ئەرکێکیان هەبووە، چ گرنگایەتێکیان هەبووە و لە جیهانی مۆدێرندا چ گرنگایەتێکیان هەبووە. چونکە ئاوردانەوە لە فۆلکلۆر لەو دوو جیهانانە دوو فۆنکسیۆنی جیاوازیان هەبووە. لە جیهانی نەریتیدا فۆلکلۆر دوو ئەرکی جیاوازی هەبووە. فۆلکلۆر هەم هونەر بووە هەم میدیا بووە. لایەنی هونەریەکەی و لایەنی ئەدەبیەکەی دواتر ڕەنگە ئاوڕێشی خێرای لێ بدەمەوە، بەڵام لەباری میدیاییەوە پێویستە ئاماژە بەو خاڵە بکەم کە کورد لە مێژووی خۆیدا هیچ میدیایەکی ئەو تۆی بەدەستەوە نەبووە. هەروەکو نمونە عەرزتان دەکەم، یەکێک لە گەورەترین کارەساتەکانی مێژووی کورد کارەساتی دمدمە. شەهیدبوونی ئەمیرخانی لەبزێڕین بەدەستی سوپای قزڵباشی سەفەوی. ئەو دەم کە ئەو ڕووی داوە و شوێنێکی زۆری داناوە لەسەر هەست و بیری مرۆڤی کورد، لەسەر سۆز و عاتفەی مرۆڤی کورد لە هەموو پارچەکان. لایەنی دەسەڵات بەدەست بۆ نمونە کتێبی عالەم ئارای عەباسی نووسیوە لە نووسینی ئەسکەندەر بەیگی تورکمان. ئێمە هیچ نووسراوەیەکمان بەدەست نییە لەو سەردەم کە کارەساتی مێژوویی دمدمی تۆمار کردبێ. تاقە دەقێک کە لە بەردەستی ئێمەدایە دەقی ئەو بەیتانن کە لەسەر دمدم کوتراون و سینگ بە سینگ هاتوون بۆ ئێمە. یا شەهیدبوونی سمکۆی شکاک لە شاری شنۆ. ئەو دەم کە سمکۆ شەهید بووە، بەغەدر شەهید بووە، بانگ کراوە بۆ وتوێژ، تێرۆر کراوە، تەقەی لێ کراوە. دیارە میدیاکانی حکوومەتی بەپانەوە باسی ئەو ڕووداوەیان کردووە و زۆریەک لە لایەنەکانی ئەو ڕووداوەیان تەحریف کردووە. یەکێک لەو میدیانە کە توانیوێتی کارەساتی کوژرانی سمکۆ تۆمار بکە، لاوکی سمکۆیە شکاک بووە. کەواتە ئەدەبیاتی فۆلکلۆری جگە لەوەی کە هونەر بووە لە جیهانی سونەتیدا، میدیاژ بووە. میدیایەک کە نەک هەر هەواڵەکانی هەواڵە گەورە و چکۆڵەکانی کوردستانی ڕاگواستووە بۆ شوێنەکانی دیکەوە، بۆ بەرەکانی دیکە، بەڵکو شکڵی داوە، بیسمی داوە بە جیهانبینیەکی نەتەوەیی بۆ مرۆڤی کورد. بەڵام لە جیهانی مۆدێرندا گرنگایەتی فۆلکلۆر و ئەدەبیاتی فۆلکلۆری لە چیدایە؟ من پێم وایە ئەدەبیاتی فۆلکلۆری لە جیهانی مۆدێرندا سێ فۆنکسیۆنی جیاوازی هەیە. یەکەم کارکردی معریفە بەخشی هەیە. دەقی فۆلکلۆری پڕە لە مادەیەشی خاو کە کۆمەڵناسان، دەروونناسان
زمانەوانان فۆلکلۆرناسان دەتوانن ئاگاداری زۆر باشی لێ هەڵبێنزن. کارکردی دووەم بریتی بووە لە کارکردێکی معریفە بەخش، ببورن کارکردێکی هۆویەت بەخش یا شوناس بەخش. ئێمە ناتوانین بەحسی شوناسی خۆمان بکەین مەگەر ئەوەی کە بە وردی و بە قوڵی ڕابردووی خۆمان و نەریتی خۆمان بخوێنینەوە. یەکێک لە زیندووترین بەشەکانی ڕابردووی ئێمە و نەریتی ئێمە ئەدەبیاتی فۆلکلۆری ئێمەیە و کارکردی سێیەمی گرنگیدان بە ئەدەبیاتی فۆلکلۆری لە جیهانی مۆدێرندا بریتیە لە کارکردی نۆستالژیک. ئێمە کاتێک گوێ دەدەین بە ئاوازی حەیرانێک، کاتێک ژێڕانەوەی بەیتێک دەبیسین، جیهانی سونەتی بە هەموو ئێلێمانەکانی خۆیەوە لە بەرچاوی ئێمە دەژیێتەوە و ئەوە هەستی نۆستالژیکی ئێمە دابین دەکات. پێکهاتەی گشتی بەیت و حەیران چییە؟ بەیت چۆن پێک هاتووە؟ دیارە باسێکی زۆر بەربڵاوە، ڕەنگە باسێکی تئۆریک بێ، نامهەوێت زۆری لەسەر بڕۆم، زۆر بە شێوەیەشی تیژکاوێش چەند ڕستەیەک عەرزی ئامادەبووانی هێژا دەکەم. بەیت لە سێ ژانر پێک هاتووە، لە تێکەڵاوبوونی سێ ژانر پێک هاتووە. یەک ژانری چیرۆکە کە ژانری ناوەندی بەیتە، ژانری دواتر شێعرە و ژانری دواتر درامایە. لە تێکەڵاوبوونی ئەو سێ ژانرە بەیت پێک هاتووە. زۆر کەس بەیت بە ژانرێکی فۆلکلۆری دەزانن، حەیران بە ژانرێکی دیکە دەزانن، لاوک بە ژانرێکی دیکە دەزانن. ڕاستیەکەی ئەوەیە حەیران و لاوک دوو ژانری جیاواز لە بەیت نین، ئەوانە دوو لکی داری گەورەتری بەیتن. بەیت وەکو دارێکی کەوناراوایە کە دوو لکی دەرکردووە، دوو خەڵفی دەرکردووە، یەکیان لاوکە و یەکێکیان حەیرانە. چۆن ئەو لکانە لە قەدی داری بەیت شینبوونە عەرزی دۆستان دەکەم. حەقایەت جودایە لە بەیت، حەقایەت جێڕانەوەی سرفە، بەڵام بەیت بریتیە لە جێڕانەوەیەک کە تێکەڵە بە ئاواز و تێکەڵە بە شێعر. بەیت دوو بەشی هەیە، هەم بەشی تەختی هەیە، هەم بەشی بەندی هەیە. بەشی تەخت ئەو بەشەیە کە وەکو حەقایەت دەژێردرێتەوە بە جێڕانەوەی ئاسایی، بەڵام بەشی بەند ئەو بەشەیە کە وەکو گۆرانی دەکوترێ، کەوایە سحری بەیت لە زمانی خۆیدا لە پێکگەیشتنی مۆسیقا و جێڕانەوە بووە. هەر کام لەوانە هەم جێڕانەوە سحرێکی تایبەت بەخۆی هەیە، هەم مۆسیقا سحرێکی تایبەت بەخۆی هەیە. بە درێژایی زەمان لە هەموو فەرهەنگەکاندا هەم جێڕانەوە و هەم مۆسیقا مرۆڤی بۆ لای خۆی ڕاکێشاوە. بەیت ئەو دوو سحرە و ئەو دوو هونەرەی پێکەوە تێکەڵ کردووە، هەم مۆسیقایە هەم جێڕانەوەیە، بە تێکەڵاوبوونی ئەو سێ ژانرە. لە ژانری چیرۆکدا دەتوانین فۆرمۆلێکی کەم و زۆر دروست بۆ چۆنیەتی جێڕانەوەی ڕووداوەکان لە بەیتدا دەستنیشان بکەین. لە بەیتدا جێڕانەوە لە پێکەوە ئاڵقان و تێکەڵبوونی سێ ئاڵقە پێک دێ. ئاڵقەی یەکەم نزا و پارانەوەیە. نزا و پارانەوە یا نزا لە بارەگای خودا و پیاوچاکانە، یا نزایە لە بەردەم خۆشەویستێکدا. ئاڵقەی یەکەم ئەوەیە. زۆربەی بەیتەکان بە نزا دەست پێ دەکەن، بە پارانەوە دەست پێ دەکەن. ئاڵقەی دووەم جێڕانەوەیە، جێڕانەوەی ڕووداوەکان. و ئاڵقەی سێم شین و ڕۆڕۆیە، لەبەرەوەی کە زۆرێک لە بەیتەکان ڕەنگوبوونێکی تراژیکیان هەیە. شین و ڕۆڕۆ بەشێکی زیانەکراوە لە بەیتەکانە. ئەو سێ ژانرە هاوسەنگی و تەعادولێکی تایبەتیان پێکەوە هەیە. لە ئاکامی تێکچوونی ئەو هاوسەنگیە و قورسبوونی تای تەرازوو بەلای یەکێک لەو ژانرانەدا حەیران و لاوک بەرهەم دێ، کە
کاتێک لە سێ ژانری چیرۆک و شێعر و دراما ژانری چیرۆک کز دەبێ کاڵ دەبێتەوە جێڕانەوە دەوری خۆی لەدەست دەدا و ئەوەی کە دەمێنێتەوە نزای خۆشەویستێک لە بەرامبەر خۆشەویستەکەی خۆیدا ئەو دەقەی کە بەرهەم دێ دەقی حەیرانە و کاتێک کەوابوو حەیران بریتیە لە بەیتێک کە ژێڕانەوە تێیدا کز بووە و شێعر تێیدا بەهێز بووە لاوک بە بەهێزبوونی لایەنی درامایی و بێهێزبوونی لایەنی شێعری دەخولقێ لە لاوکدا شێعر کەمترین کارکردی هەیە کەسی دراما زیاترین کارکردی هەیە کەواتە لاوک و حەیران دوو ژانری جیاواز لە بەیت نین هەر کامیان زۆرێکی تایبەت لە بەیتن لە ئەدەبیاتی کلاسیکی فارسی و عەرەبیدا و هەروەها لە ئەدەبیاتی کلاسیکی کوردیدا ڕووداوێک ڕوویداوە کە هاوشێوەی ئەو ڕووداوە لە ئەدەبیاتی فۆلکلۆری کوردیدا ڕوویداوە ئێمە لە ئەدەبیاتی عەرەبی و فارسیدا قەسیدەمان هەیە قەسیدە چەند بەشی هەبووە بەشی یەکەمی تەشبیب یا تەغەزول بووە بەشی دووەمی تەخەلوس بووە بەشی سێیەمی مەدح بووە مەدحی دەسەڵاتدارێک یا پادشایەک و بەشی چوارەمی دوعای تەعبید یا شەریتە بووە دەستخۆش قەسیدە زۆر دوور و درێژ بووە و مەدحی دەسەڵاتدارانی کردووە جوانترین بەشی قەسیدە بریتی بووە لە تەغەزولی سەرەتایی جوانترین بەشی قەسیدە بووە کورت بووە مخاتەب و بەردەنگی زۆر بووە بۆیە دواتر ئەو بەشە سربەخۆیی پەیدا کردووە لە قەسیدە و بۆتە قالبێشی سربەخۆی ئەدەبیاتی کلاسیک بۆیە دەڵێن غەزەل بریتیە لە تەشبیبی قەسیدە واتە بەشی یەکەمی قەسیدە کە هەمان تەشبیبە جودا بۆتەوە بۆتە قالبێشی دیکە بە نێوی غەزەل عینی ئەو ڕووداوە لە ئەدەبیاتی فۆلکلۆری کوردیدا ڕوویداوە ئێمە بەیتمان هەیە هەندێک لە بەیتەکان بەیتی دڵدارین وەکو لاس و خەزاڵ وەکو خەز و سیامەند وەکو شێخفەرخ و خاتونەستی و زۆرێک لە بەیتەکان بەشێک لەو بەیتە دڵداریانە بریتیە لە وتوێژی نێوان کاراکتێری کوڕ و کاراکتێری کچی نێوبەیتەکە بۆ نمونە لە بەیتی لاس دەڵێ لاس بە خۆشەویستەکەی هەڵدەڵێ دوایە خەزاڵ دەڵێ خەزاڵیش بە خۆشەویستەکەی هەڵدەڵێ ئەو بەشە چونکە جوانترین و ناسکترین و شێعراویترین بەشی بەیتی کوردی بووە دواتر لی جودا بۆتەوە و بۆتە فۆرمۆلی گشتی لە حەیراندا بریتیە لە مۆدێلی کوڕ دەڵێ چیش دەڵێ زۆر بەحسی دیکە ماوە دیارە بۆ خۆشم هەر هەست بەوە دەکەم لە کۆڕەشی ئاوادا بەڕاستی ڕەنگە جێگای درێژدادڕی نەبێ زۆر بەحس هەیە من جارێکی دیکە دەستخۆشی دەکەم لە بەڕێوەبەرانی بەڕێزی ئەو کۆڕە هیوادارم ئەو کۆڕە و ئەو کۆڕانە بەردەوام بن و تەئسیری ئەو کۆڕانە بێگومان لەسەر فەرهەنگ و لەسەر ئەدەبیاتی کوردی تەئسیری مثبەتە دیسان دەستخۆشی لە هەموو لایەشی دەکەم و داوای لێبوردن لە ئامادەبوانی هێژا دەکەم دەستی هەموو لایەک خۆش بێت سپاس و پێزانینی خۆم ئاراستەی کاک ڕەهبەر مەحموود زادەکەم زۆر دەستیان خۆش بێ و سپاسیان دەکەم بۆ وتارە جوانەکانیان و هەروەها کاک ڕەهبەر ئێمە داوای لێبوردن لێوەکەین بەڕاستی ئێمە پێمان خۆش بوو تا کۆتایی باسەکە لە خزمەتیان نەبین و ئەو بەڕێزش کە گوێمان لێبوو ئەو دێڕەیوت نازانم کێ بوو بەڕاستی بەڵام من وەکو خۆم بە پێویستم زانی داوای لێبوردنتان لێ بکەم واکە چاوگە سینەکەت دەرس و کتاوبم هەریەسە
بوو بە نزرە ئەو دەمە جاڵمی شەراوم هەریە گشکەسم دەردت وەک یاونم نورە دیڵە ڕاوسەگەم من چ بووشم تا تۆ ناوداونی عەزاوم هەریەسە شاورە کرما و شان دیاورە عشقە خاو پووری نەکەی شاورە کرما و شان دیاورە عەشقە خاو پووری نەکەی خەڕێگە کوورە بنیشم خاک و ئاوم هەریەسە پەرت و ئەر ئاواورەم و باوان خراو دەروەدەر وشم ئیزۆڵ من نەمێنێت ناحساوم هەریەسە ئازیزان بەم شارە جوانەی کە خات و شەهلا پێشکەشی کردین دەڕۆین بەرەو پێشوازی شاعیری خۆشەویستمان کاک مەیسەمی خوڕانی فەیلی لە شاری ئیلامی هەمیشە کوردەوە کە دەستە و دیاریان ئەم شەو بۆ کۆڕەکەمان شێعرە تکایە با بفەرمێت خۆشەویستان دەنگی چەپڵەکەتان بۆ ئەو ڕێگە دوور و درێژە زۆر کەم و زۆر سپاس سلام و گەشت عزیزەی شەو گەشتتان خۆش شەو چەلەدانیش پیرۆز خەمەی لەمان کەم و خەنەی لەمان وە بەرزای چێ لە کوردستان و ناو دوو شەهید عەزیزمان بەرز و بڵێن کاک شەریف باژوەر کاک حامد کۆنەپوشی لە لای خۆم و موەسسەی فەرهەنگی هونەری لاوانە زاگرۆس ئیلام قێرزانی خۆم ئاڕاستێ ئەنجومەڕەوەندی فەرهەنگی هونەری وەژین کەم تایبەت بەشە کومیتەی منداڵانە وەژین کە چاڵەکێلیان فەرە دیاریە دەستیان خۆش ئومیدوارم کە هەمیشە سەرکەوتوو بوون من فرە پین خۆشم شەو چەند شێرم مناڵ بخوانم مناڵن لەو ساڵۆنی ڕێ هەست من شرەی لەم مناڵانە خوانمان وێش وە چەپڵە هەوکاری مامکەن دەسەڵام خۆش قڵاوسیەی قیرەکەر لە ناو لاونەتدا سەودەر قیرنێگ و خەوەر بێ خەوەر وە دەیشت و دەربێ لە هەر ماڵێ لێزگرێ کشکەنە لێ هەڵفەرێ ئەڕاخوێ و جوجەگێ جوجەگەی لە بوچەگێ لە بانەدار لانەکێ گەردێ فێرێ داونەکێ باڵە و گرێد و خڕخوێ گردەکانم مەغزپەرخوێ گشت داراوەی زوان کوردی شرینن من بخاطرەوە کە لە بەش زەراوەی لەکی کەمتر شێرە مناڵان هەست من شێرە لەکیەکیش پێشکەشتان کەم کە ئینشاءالله دڵدان ئاویلەکەم دڵپاوکەم بنچینەتدار چاڵاوکەم ئەرمێتێ من بناوسی مێژوو بخوان بەخاوسی ئەژ ئەربیلم ئەژڤاونم ئەژڕەقەم کرماشاونم ئەژ کرمانج و سۆراونم ئەژ کەڵهڕ و گوراونم ئەژ هەورامم ئەژ لۆڕم ئەژ فەیلیم تەکم دۆڕم گشتمە زاونن بنچینم لەکە کوردە بیکینم سەرسۆمزم دارستانم وژ قەڵبە کوردستانم چەند شێرتری هەست وەلی وەخۆم خۆشە ئاخرین کتاوکێ چاپ کردم سیدی موسیقیەکیش ئەڕای مناڵەی لە کورد دروست کردم موسیقیەی فرە تایبەتە و جا یەکە شێرێ بخوانم ئەگەر ئەزبان دەرەدی یەک دەقیقەس موسیقیەی پاش بکەم کە کوردستان استفادە بکەن
یدی هر موسیقیایی بخوان هم شعری شبا شبی ستانی خوش زۆر سپاس بۆ کاک مەیسەمی خۆشەویست کە کۆڕەکەمانیان ڕازاوەتر کرد و هێزێکی تایبەتیان بەخشیە کۆڕەکە. سپاسیانەکەم. خۆشەویستان، ئێستەیش لەم بەشەدا نائارامیەکانی ڕۆحمان دەستپێرینە دەنگی بەسۆزی کاک عادڵی نادری و نوتەکانی ئامێری دیوان بە ژەنیاری بەڕێز دانیار پێندار، دەنگی باڵەبان و سۆرنا بە ژەنیاری خۆشەویست کاک حامێدی پیرە و هەروەها ژەنیاری کیبۆرد کاک ئامانج بڵەندی. خۆشەویستان، وازانم متر ئایستا کاتێکی زۆر باش بێ بۆ مۆسیقا، داواتان لێ کەم چەپڵەیەک کە بەڕاستی شایانی ئەو گروپە بێ. زۆر زۆر سپاس. خۆشەویستان و بەڕێزان، بە خێراتنی هەمووتانەکە دەستخۆشی ژین بە ئەنجومەنی بەژین بۆ بەڕێوەبردنی ئەم بەرنامە لە خزمەتی ئێوەی ئازیزداین بە پێشکەشکردنی چەند ئاهەنگ و گۆرانی کوردی لە ناوچە جیاجیاکانی کوردەواری. هەر بژین بە خێراتن سەرچاو. دراهاتو وەکو مناڵ لە گۆب کەیمەم وەکو ماسی لە زاریا و چەم وەکو مناڵ لە گۆب کەیمەم وەکو ماسی لە زاریا و چەم وەکو شاعیر لە شێتی خۆی
وەکوشێت لە سوژێتی خۆی لێت ڕاهاتووم لێت ڕاهاتووم لێت ڕاهاتووم لێت ڕاهاتووم ئەگا ڕۆژێک بڕیارم داجێت بهێڵم ئەگا ڕۆژێک لێت تووڕە بووم ئەگا ڕۆژێک بڕیارم داجێت بهێڵم دڵتەنگ مەبە خەمت نەبێ کۆتایی دێ کۆتایی دێ ڕێگام لە باوەشی تۆڕا دەست پێ دەکاو لەبەر دەرگاه کۆتایی دێ کۆتایی دێ وخەنجەر لە کالانی خۆی هەرچ لە ئاگردانی خۆی وخەنجەر لە کالانی خۆی هەرچ لە ئاگردانی خۆی وەکیژی لە دەی کوردستان لە کەرچۆک و کلدانی خۆی لێت ڕاهاتووم لێت ڕاهاتووم لێت ڕاهاتووم لێت ڕاهاتووم ئەگا ڕۆژێک بڕیارم داجێت بهێڵم ئەگا ڕۆژێک لێت تووڕە بووم ئەگا ڕۆژێک بڕیارم داجێت بهێڵم دڵتەنگ مەبە خەمت نەبێ کۆتایی دێ کۆتایی دێ ڕێگام لە باوەشی تۆڕ دەست پێ دەکاو لەبەر دەرگا کۆتایی دێ کۆتایی دێ لێت ڕاهاتووم وەکو مناڵ لە گۆ بکەیمەم وەکو ماسی لە زاریا و چەم وەکو مناڵ لە گۆ بکەیمەم وەکو ماسی لە زاریا و چەم وەکو شاعیر لە شێتی خۆی وەکو شێت لە سوژێتی خۆی لێت ڕاهاتووم لێت ڕاهاتووم لێت ڕاهاتووم لێت ڕاهاتووم لێت ڕاهاتووم
کەلێ چیایەدا سەرکەتم چیا هاوار دەکردە گریە چیا گازی دەکردە گەڕیە و من نازانم چ کاتە گیانە شەوە یا ڕۆژە تەمەلولانە ئاهەنگی چیا ڕووی لە نەمانە سەوزایی لەسەر چیا نەمانە آخ لی یار لی یار لی یار لی یار لی یار لی یار لی و سەرکەلێ چیایەدا سەرکەتم چیا هاوار دەکردە گریە چیا گازی دەکردە گەڕیە ئاخ وە سەرکەلێ چیایەدا سەرکەتم چیا هاوار دەکردە گریە چیا گازی دەکردە گەڕیە و من نازانم چ کاتە گیانە شەوە یا ڕۆژە تەمەلولانە ئاهەنگی چیا ڕووی لە نەمانە سەوزایی لەسەر چیا نەمانە ڕەشایی لە جێی هەموو ڕەنگانە ڕەشی ڕەشایی هەوای ژیانە گیان لەبەر هەمووی لە هەوڵی گیانە ڕێی هاوار نییە و قات و
يا علي يا براچیا گشتی ملکی هەمووانە بێچیا ژیان ڕووی لە نەمانە باچیاکانمان ئاهەنگی ژین بن بۆ ئەوینداران باخی ئەوین بن سەوزە ئەو کەسەی بۆ ئەوین ژیا بە عەشقی ژیان لە داوێن چیا دارێکی چاند و گۆڵێکی نییە أيلي يار لي 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 أخ سوزة أو كسيبو أوين جيا بعشقي جيان لداوين چيا داريكي چاندو قوليكي نيا يا علي کەسەی بۆ ئەوین ژیا سەوزە ئەو کەسەی وەک شەریف ژیا بە عەشقی ژیان لە داوێن چیا دارێکی چاند و دارێکی چاند و دارێکی چاند و گوڵێکی نییە خەبوز و خاوی ئەمە عەشقا لە کامەی خانە هەڵڕێژە ناماوم و نامۆ کاڵای دەیەڵ بەکێ بێژە خەبوز و خاوی ئەمە عەشقا لە کامەی خانە هەڵڕێژە بە تەنیا ماوم و نامۆ کاڵای دەیەڵ
بكيبشم سكالاي ديم بشم بتما مناقو سكالاي ديم بكيبشم يلا بكيبشم یکی یخسیری گوریتان یکی خلطانی خناوا یکی یخسیری گوریتان یکی خلطانی خناوا منی زنجیری صد حلقم لدستو گردن علاوا منی زنجیری صد حلقم لدستو گردن علاوا بكيبشم سكالاي ديل بكيبشم بتنياما ومنامو سكالاي ديل بكيبشم بتنياما ومنامو سكالاي ديل بكيبشم وي سكالاي ديل بكيبشم جامي ما يكسر نما وانت قمياران شكاوى جامي ما يكسر نما وانت قمياران دري ميخان بسراون بلاون كوري ميخاران دري ميخان بسراون بلاون كوري ميخاران بكيبشم سكالاي ديل بكيبشم بتنياما ومنامو سكالاي ديل بكيبشم سكالاي ديل بكيبشم هير نازاران لخاك ديريت داله نشود هيج وقت هير نازاران لشار ديريت
هەبیرا وەهار بای گشتیان تێنە بیلا وەهار بای گشتیان تێنە گوشتن وەناڵی کزەی تەمیرێت آوێزم لە تاش بەرز خەیاڵت تاسەم نەشکیاس لە چەوکە ژاڵت خۆزیە و جوور شەماڵ بە تەماماڵت تا بشکانام دەشت هەرچینێ خاڵت کێنی 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 یەکێنی و ئاوە یەشون پاژنەگەی باوان خراوە کێنی 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 یەکێنی و ئاوە یەشون پاژنەگەی باوان خراوە های کێنی کێنی یەکێنی و چەمە یەشون پاژنەگەی دوو سەگای خوامە یەشون پاژنەگەی یارەگای خوامە رفتاری لاتار رفته آهوه لاجیر سروان زلفی لولوه بالای اناهو نیدالاهوه سفیدی پنجای وفرشاهوه کێنی 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 یەکێنی و ئاوە یەشون پاژنەگەی باوان خراوە کێنی 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 یەکێنی و ئاوە یەشون پاژنەگەی باوان خراوە های کێنی کێنی یەکێنی و چەمە یەشون پاژنەگەی دوو سەگای خۆمە یەشون پاژنەگەی یارەگای خوامە
رفتاری لاتار رفته آهوا لا جير ساروان زلفي لولوا باوي أنا هو لا يدالا هو سفيدي بانجاي وافرشا هو كاني 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 يا كاني وآوا يشون باشناقاي باوان خراوا كاني 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 يا كاني وآوا يشون باشناقاي باوان خراوا آي كاني كاني يا كاني وشما يشون باشناقاي دوسقاي خما يشون باشناقاي يا رقاي خما عشقات يا كلامني صبر جانو دلمني عشقات يا كلامني صبر جانو دلمني بهار صر غلامني ارمان جوكا درامني بهار صر غلامني ارمان جوكا درامني دين للدين دين امني دين للدين دين امني دين للدين دين امني دين للدين دين امني واي 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 عشقات يا كلامني صبر جانو دلمني عشقات يا كلامني صبر جانو دلمني بهار صر غلامني ارمان جوكا درامني بهار صر غلامني ارمان جوكا درامني دين للدين دين امني دين للدين دين امني ورا لل ورا ورا جاني ورا لل ورا ورا جاني واي 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 تنبوروانو بيجا بيجا درد دلاني بيجا تنبوروانو بيجا بيجا درد دلاني بيجا أرمان جوكا درامني أدن غلامني بهار صور غلامني أرمان جوكا درامني دين للدين دين أمني دين للدين دين أمني دين للدين دين أمني دين للدين دين أمني واي 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 واي
بشناتي فرد لالي بلبل سارتا دنالي بشناتي فرد لالي بلبل سارتا دنالي تنبينم بوحالي أرمانجو كدر أمني تنبينم بوحالي أرمانجو كدر أمني ديني للديني ديني 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 أمني واي 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 گیان شوگار پایز و نشکر داکار شوگار کی شوان یکری داکار اتخالی جاگلارابی من یدری دارت خوالی یا خواهم نکازوبو زمسانت خوالی بوچی باعد باركرو حباي وقربيان باعد باركرو بيتو كردستان بيتو كردستان بارقكي باركر نوتو لساوا جاورو يجهش بارو صلاوا صلاوا شربو اخديدي يعني وي وي مريوان 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 آوا آودان مريوان مريوان آوا آودان مريوان هي مريوان آوا باز بدلكم محتاوي بغنبو باز بدلكم محتاوي بغنبو يارو من توني وي خاطرك وجنبو يارو من توني دي خاطرك وجنبو خاطرك وجنبو بارقك بارك نوتو لساواه بارقك بارك نوتو لساواه وروي جهشت وي وي هات صلاواه جاوروي جهشت وي وي هات صلاواه صلاواه شربو اهديدي يعني وي وي مريوان آواه آودان مريوان هي مريوان آواه آوان مريوان هي مريوان آواه
هواي بن وبن ديهدو بن دياره هواي بن وبن ويدو بن دياره يا بنو شاهين عادل يا مرقواره يا بنو شاهين عادل يا مرقواره أربارك كي بارك نوتو لصاوا بارك كي بارك نوتو لصاوا وروي جهشت وي وي بارو صلاوا جاوروي جهشت وي وي بارو صلاوا صلاوا شلبو أخديدي يعني وي وي ماري وان آوا ماري وان آوا كرا آوا دي آوا دعائكم وي وي قشت بيجن آمين من دعائكم هوار كل بيجن آمين بكرن مني وي وي لا روي سرزاوين بكرن مني عادل لا روي سرزاوين أربارك كي بارك نوتو لساوا بارك كي بارك نوتو لساوا شاوروي جهشت وي وي ورو صلاوا هورا ما جاز وي وي بارو صلاوا صلاوا شربو أخديدي يعني وي وي مريوان آوا آودان مريوان مريوان آوا آوان كردستان كردستان دەزوەسی سپاس پێ گروهی موسیقی بە گۆرانی واچی کاک عادڵی نادری بەڕاستی هەم دەنگ شافرە بە سۆزا هەم شعرەکێشە هەستی جۆڵناوە دڵبەر دڵستاونای جەمن شەرت هەر دڵستاونی نییۆ جەورش مەڵەی ڕەنجش مەکەر خۆکا و فرستاونی نییۆ شەرتەن بکێش و دڵجەفاوت با یادگارمان و جەلاوت تۆ بۆت نەدڵ ڕەحمێ خوڵاوت خۆکا و فرستاونی نییۆ هەینۆ نەماومێ باوخێ دڵ پێی تۆ سیان بەیڵاوخێ دڵ ساو مەرهەمێ پەیداوخێ دڵ خۆکا و فرستاونی نییۆ وەشەویستە چی بەشەنە بە شانازی و ملمێ خزمەت و خات و شۆ بۆ عەلی محەممەدی تا بە شعرەکەش مێمان و خیاڵی ناسکیشە کەرۆمە بە چەپڵەکاتە استقبالشە نەکەرمێ چون ڕاو شاهۆش بڕێنە فەرماوە سلام پێگل لایتە یەڵداتا پیرۆز ڕێز و حرمەتیش پێ ئەنجومەن و بەژینی بە یاڵ و یەری کەساوێ کاک شەریف کاک ڕەحیمێ زەبیحی و یەرۆمینیچ
هەزاران کەسێ تر من یەری شعرم کیاستێ بێنێ دوێشە انتخابێ بێنێ بەڵام بە احترام و بەقیە و ڕەفێقاوە کە وەخت کەمنێ من دانێوەشا پێشکەشتا کەرو نامێ و پێی پارک و ئازادی سلێمانی تا دڵێ و کەوتۆتە پایی تا گیانێ و ئاماوە هۆش تا ڕۆحێ و یاواوە مەنزڵ وەرە خانم چاوێک لەم هەواڵە بکە یەرێ پەپوولێ باڵێ شاسۆچنێ یەرێ ڕۆحی سەرکەوتێ یەرێ مریچڵێ خنیکیێ یەرێ کاواتری فیلتر هەواڵێ بمدان لۆت کرد جەسایتە یاخیەکێ چیایی هەواڵێ بمدان لۆت کرد جەسایتە یاخیەکێ چیایی چەودیم حەیا و شاری تکەینە پارکی بێخەمێ خیابانی سیسێ کۆڵانی بەرچەمتەنگێ عەداڵەت سەرڤەنە شێویە سەبووری مانیا قازی ئەسنیا پارێزەر بێخەبەر ئیتر حیزبە سڵامەت چنگە و جەنا من بە نامێ خوای و عەداڵەتی و هێمنی وڵاتی بەرام پاڵمێز و مزاکرەی بە نامێ خوای و عەداڵەتی و هێمنی وڵاتی بەرام پاڵمێز و مزاکرەی خوای وجدان پاڵ و کەڵەکێ ئێمە ئیتر نە یەعقوبی نە ئیبراهیمی نە ئەیوبی ئێمە تەنیا چەکەریای و چرۆی مژناسمێ ئێمە تەنیا چەکەریای و چرۆی مژناسمێ گوڵ و ئازاڵی کەرمێلا و بیبنەکە و نیشتیمانیەرە گوڵ و ئازاڵی کەرمێلا و بیبنەکە و نیشتیمانیەرە کارەسا دەسماوە زەلیلە شیمیایی و ئەنفال و بوومە لەرزە و سۆتەی دار و دارستان و سێدارە و دەلالۆ لالۆ بۆرێوە وەرم و شاخی شێونە ئێمە فێری سۆتەیەنمێ سۆتەی تا نەسۆچمێ نەسۆچی مەراقە باڵاو نیشتمان مانگە بە ئێمە چێش هەساریش کەیف و وێشانە ڕوجیاریچ بام نەتەش نەبوو کۆنی سوارەکەی مەحموود خانی یاوارە هەڵەبجە و شارەزور و سلێمانی خەبەر پارک و ئازادی بەرە هۆشێرک و هۆرزەوە کەی کاتی خەوە گلێ وەرە بووە و مەرگی مەیۆ بە دەنگە سحراویەکەت چڕە گۆش و شاریەرە ئەم جارەیان خوا و کورد حتمەن بێشەریک بێکەسن پێشکەشتاوی سپاس و خۆشەویستی بۆ شارە جوانەکەی خاتوشە و بۆ زۆر سپاسیانەکەین چێژمان وەرگرت چەنێ یەلدا درێژ و تارم شەو چمانێ زولفە شوورە یارە ئەمشەو
قەرارە خوونەکێ ئەمشەو بڕشیێ یەکێ وت نۆبەتێ ئەنارە ئەمشەو خۆشەویستان ئێستێژ داوەتان لێ دەکەم پشوویەکی کورت وەرگرن و دەنکە سوورەکانی هەنار بسپێرنە ساتە درێژەکانی ئەم شەوتان بە چەپڵەیەک با بڕۆین بەرەو خواردنی هەنار. زۆر زۆر سپاس. عزیزان بەڕوو وشەیەکی نامۆ نییە دەوروبەرمان سروشتمان دارستانمان و زاگڕوسی هەمیشە سەوزمان تەنیوە بەدارە بەڕوو ئەگەرچی ساڵانێکە ئاگری تێبەر بووە بەڵام بەڕوو بەهۆ ئەو خۆڕاوگەریەوە بەرامبەر شەختە و سەهۆڵی زستان و هەروەها لە بەرامبەر تەور و تۆژمی ئاگر بووەتە هێمای ماونەوە هەر بەم بۆنەوە بەڕوو بووەتە وانەی مانادار بۆ دانیشتوانی ئەم دەوەرە بەرامبەر هەر جۆر پەراوێز خستن و لەناوچوون. خۆشەویستان هیوادارم هەروەهای کە تا ئێستا لەم ساتە لە کۆڕەکەدا هاوکارمان بوون و هاوڕێمان بوون ئێستەیش هەروەها هاوڕێمان بن. ئێستا ئەڕۆین بینەری فیلمێکی دێکۆمنتارە بین لەسەر ژیانی مام خدر. خۆشەویستان دوای فیلمەکە گوێڕایەڵی پەیامی بەڕووی زێڕینە بین. ئەم سەدایەکم دەگەیشتە برامووی نەبرادەرینە گەلە گەلێک لە من سەداکی گەورە و گرانە هێندێک دەڵێن بابەکەی بامەوە سەدا لە پیرە پازێرەیە هێندێک دەڵێن نەخەیر بایە بارانە هێندێک دەڵێن بەفرە بوو لەرزەیە ئاخیر و زەمانە هێندێک دەڵێن ئاجوج باجووجا هێندێک دەڵێن دەجاڵە حەبی سۆفیانە هێندێک دەڵێن نەخەیرەوە حەزرەتی موسا هەموو ڕۆژێ لەسەر کێوی تورە هەزار و یەک کەلیمەی دەڵێت تۆ دەخەڵن بینای چاوانە یەندێک دەڵێن حەزرەتی ئیسرافیلە فودەکا بە نەفخی سووردا دنیا دەبێتەوە تەخت و مەکانە یەندێک دەڵێن بابەکەی باموومم ئەوە ئاخیر و زەمانە. من وەختێکی ئەگا هاتم شناسامە مەرگرتووە عەرزت دەکەم لەو دەمیێڕا تا دەگا بە ئێستا ئەمن 86 ساڵ دە و حەوتەیدام دەمگوڵ گەونە بەڵان درۆی تێدا نیە پێما ڕەنگ بێ ئەلعان 90 ساڵ دەبم بەڵام ئێستا شناسنامەکەم 120 ساڵە و ئەو شناسنامەمەگە لەو پیاوەی وەرگرت ئەو پیاوە کە دەڵم گەڵم بوو گوتی وان بۆ نووسە کە بانگیان نەکەن بۆ ئاسکەری و سەربازیە. لە شەوی هێڵدادا وا باز دەکەن دەڵێ بەڕووی زێڕینت دەدەنێ من بەڕاستی نازانم بەڕووی زێڕین چییە.
خێزانم نەماوە تقریبان 14 ساڵ 15 ساڵ دەبێ خێزانم مردێ ئێستا بە تاقین تەرێ ماومەوە. بە 14 ساڵیم ژن هێنا لەو دەمێ ڕاجا دەستم بە لاوک و حەیران و شتی و کردە زۆرم منداڵات بە قام و بەستان نەگوتووە. پیاوێک بۆ نێودار بووە ئاشەگوڵی مارە کردووە و شەوێکی لە ماڵێ بۆ جەلبی هاتۆتە سەرێ دەبێ بڕوا بۆ لەحسایە هەرچەندی ئەهد و چاریان کردووە و کتوێتیەوە تازە زاوایە و ناکرێ و نابێ ئەدە دەکەن ئەو نێوی ناوە سوار سواری ئایشەگوڵێ ڕۆیشتۆ لە لەحسایە 7 ساڵان لەوێ بووە. ئاشەگوڵێ لە عەزرەتی لە ئەوەی کەوا لێی ون بۆت و نازانی نەماوە و نەمردووە جابەندی پێڵا گوتوون بە درێژایە شەوێ خەسووی ئەگە دێتە دەرێ هەر پێڵا دەڵێ ئەوی شەوێکی لە پاشی 7 ساڵان ئەگەڵ خەبەر دێ دەچی دەنگی بوو کە کێی نایە گە تەماشانەکە ئەسپێک بەستراوەتەوە لە حەسارێ گە تەماشای دەکەوە پیاوێک دەگەڵ ئاشەگوڵی ڕاکشاوە حەیج نایکۆتە سێود و ڕەمبی لە پەنا بەڕەمیان کێشاوە ڕێنی بەسەر گوێ من تێداداوە کوشتوێتی جا ئەو جارە کوشتوێتی ئەوە خەورات تۆکتوێتی بۆ چت ئەو کارە کردەوە کوڕی خۆت بوو واد لێ کردوە جاکتی ئەوە ئاینی شەگوڵم دەڵێتەوە ئەڵتێوێرەم هەڵدێنەوە لە سەراوان سەریمی ئەو شعاری ئازا شۆق و شەبەقەی خۆ دەدایەوە لە تاق و لە نیم تاق و لە ئاوەنە بەند و لە شوشە بەندی دەسەردە ئاغاری ئاشەگوڵم دەگوڵ خۆ من نەمدەزانێ گەچووکە لە سواری من ئارجەلبی بەدوودا دەگە بڕاتەوە لە بۆ سەفەری دەکام لە لەحسا نەنا من دەچوم لە بوخچەم بۆ دەنادەرێ
ئاری دەستە سەڵێکی گوڵە باڵتون وێم دەدادا لەگەڵ مێنی لەگەڵ مەسێر و لە وڵاتەکە غەریبیانی ئارەقە پێ لەسەر قەفی دەسمێلا ئەریان بەڕابماڵی وەی شەگوڵم دەڵێتەوە ئەفێرم هەڵدێنەوە لە سەناسەری دەهێمەنێ ئامن چی بکەم کۆم تەراز و حەوتەوانەم چەندی دەدوورنال لە منێنەوە ئەیگەنی ئەما سوارێ هەموو کەسم دەهاتەوە لە سەفەرمێ ئاری کاولا لە حسەمایە سوارێ ئایشە گوڵم نەدەهاتەوە وای وای بەتەنێ ئەمن بۆ خۆم دەزانم ئەگە چووکە لە سواری من دیان نەبێتەوە بەتەنێ کوێستانێکە لە منتیقەی گەورکانە مەیدان چۆغەی پێ دەڵێن جاجێ هەوارێکی زۆر عەیب و غەجیبە زامن لەوێ کەتیران دەکرد ماڵێکم جیران بوو خەڵکی سیسێرێ بوون ئەوان ماڵە حاجی وسویان پێدەگوت ئەوان نێویان لە من ناوە خلە دەرزی لەو دەمیەوە خلە دەرزیم لە یەخەی نامێتەوە دەنا من نێو خەگرێ قادریە ئەمن چوون ئەگە چوین بە پایتەختی ڕووسیای لەوێ خەبەرنیگاری زۆر لێبوون فقط ئەمن حەیران و لاکوم بۆ دەگوتن بەڵان تێ نەدەگەیشتن ئەمە ئەو دکتۆرەی بۆ تەرجومە دەکردنەوە ئەمن لە بەتۆم دەڵێ ئەمەوانەیە بەڕون و ڕوونی دەبەفراوە بە کوڕکوڕی مەریەگە نێری دەمەکرۆ ئیدە 13 ساڵ و 14 ساڵی لێ دەگرنەوە پیڕەپیڕێ لێ دەگرنەوە بنێوە لێڵ دەبسەنم چڵچڵێ دەوێت گیان بەندێنەوەکی دومینەتی هەرامە پیرە خاڵاوە قاندیلم دەبوو دە من قاندیلم هەتا بەفرێن وێم لێ دەباری ئێکۆنم لێ ماوە ئەمن لە بەتەڵ دەڵێ ئەمەوە بەشکەفتێکە ڕادەگە سەرە بەهاران ئەوان سەفرە و گەڵاڵان لێ هەڵدەدێ ئەوە خۆ من لە بەتەڵ دەڵێم بەکانی یەکانی کەنێرێ ئەگەر نەشێ بە دۆ خۆلە نەدێەوە ئەمن بەهارم گەلە گەلک پێی دەخۆشن لەبەر فیتە فیتێ شوانان لەبەر بێ لە بێ لە شارداری ئەوان بێنیان چانی لە ڕەشن بروانی لە بە کوڵاوە و لەوان بێریان ئێجێگۆی دەدەماوە گۆمیلکە گۆمیلکەی دە ئارەقەی لە نێوانە سنگومە کۆران داڕادەوە فاوە و ئەوە کیش دەڵەگەر گولەکی دەمەدانی لێ بخواتەوە لە بۆی دەبێتەوە سندان و ژەهرەمارە ئەگە هاتیوە لاکینی لێ بخوام وتەوە لە بۆ دەبێتەوە قەندا و شەکرایە هەیابە و ئازیزێ ئەمن سەدایەکم دەگەیشتێ براوی نەبرادەرینە گەلە گەلک لە من سەداکی گەورە و گرانە هێندێک دەڵێن بابەکەی بامەوە سەدا لە پیرە پازێرەیە هێندێک دەڵێن نەخەیر بارە بارانە هێندێک دەڵێن بەفرە بوو لەرزەیە ئاخیر و زەمانە هێندێک دەڵێن ئاجوج باجووجا هێندێک دەڵێن دەجاڵە حەدی سۆفیانە هێندێک دەڵێن نەخەیرەوە حەزرەتی موسا هەموو ڕۆژێ لەسەر کێوی تورێ هەزار و یەک کەلیمەی دەڵێتەوە دەخەڵن بینای چاوانە هێندێک دەڵێن حەزرەتی ئیسرافیلە فودەکا بە نەفخی سووردا دنیا دەبێتەوە تەخت و مەکانە هێندێک دەڵێن بابەکەی بابم ئەوە ئاخیر و زەمانە قوربان لە قالەمەڕەم لێ دەپرسی هەر وەکو بابی خۆم تەماشا دەکرد هێندەم خۆش دەویست زۆر جارانیش پێکەوە تەسادوفی دەکرد دەچووین بۆ تارانێ دەچووین و عەرز دەکەم لەو نێوە نێوەکەن خۆشن دیسان داوەتیان دەکردەوە من فەوری باخەبەری دەکردم بە خزمەتی دادەم پیاوی چاک لە سەردەشتەوە هاتوو بۆ خزمەت مام قادری و بەداخەوە ئەمن حەسەن ژیرەکی شم نەدیوە ڕەحمەتی لێبێ
روحي ما عندك كذا جعل قرما وقادي قراني پیرو کەوتو وەڕەوت و خۆم بۆ ماچێکردن جاڕوم سەرکوڵمای نەخڵ و ئەگە زۆی بانەیە عەرشەوە لایەکی دەقوم بۆ ماچێکە دە هەرزانایە ئینگلیس و حەجەم و ڕۆم دەڵێم لاچێن توخدا لاچن یارم بابێت و بیبینم پڕ بەدڵ تەماشای دەکەم با دەرچی گیانی شیرینەیە دسمەڵ حەریری سوارە برم قەدی دەڵێی بندورم قسە دەکە بەزاریە هەر دەڵێی ساز و سەمتورم عەشقی قەد و باڵای بوو بەلایکی داڵێی تورە ئای لاچن گیان لاچن یارەکەم دێ با بیبینم ژەرگی من هەمووی لادنەتا ئەو ساڕێت نەکا برینە برايموكم قلتوا حكاياتي هيا برايموك خلتي الربطي بوا قروا غلزرم قلتوا شوني وشوم قلتوا شغلم قلتوا ادي زنب الفروشم قلتوا لاوكي درويش عبديم قلتوا لاوكي قاز خليلم قلتوا لاوكي سيوة خانم قلتوا عزيزم قلتوا بايزم قلتوا پیاوێکە بۆ حەوڵا گەورە ساڵە وەختێکی لەکەن بووم لە دۆڵە گەرمێ ساڵێکی لەکەن ئەو کابرایی بووم بە 10 تومەنی ئەمی جارێکی چوم کتیان مازوو لە بێژوێ زۆری لێن ئەگە چوم ساقی وەسمانیان پێدەگوت حەیرانی لێ گوتنیش دانیشتم کانیە سێرکوزیان پێدەگوت ئەوەندەی ئاو لێ دەهات حالەمی لێ بوو لە مازوان بوو وڵی دی تووشی وانێکی دەماڵ ئەسپەمێزەی خزمێکیان لە وانێکی هەبوو لە ئەوەی لە سنجوێ دوسێ ماڵۆکە بوون ماڵێ مامڕەسووی وەڵا گوتیان ناڕین بڕۆنەوە دەبێت شەوێ دەچینە ماڵێمە وڵا شەوێژە گەچوین بۆ ماڵێوانکیانی ببوون بڵێ ئەمی شەونیوە شەم دەگوتن لەبەر بانیجەکێش بێوەژنێکی لێ بوو ئەمیش ئاشەگوڵێدا دەمگوت شەوە و نیوە شەوە و یارەبی خدای هەڵیکەیە باک و بادەوە دا
گولەکی دەمێردان سەرە و دەرێ لە ماڵی خۆی نەکاتەوە ئەمن بەقا بەوان ژنان ناکەم ئەگەر جوان و جحێڵن بەقا من بە بێوەژنانیش ناکەم گەلێکی دە بە فڕ و فێڵن ئەگەر چوومە خوارێک پیرێژنەکە دەگەر یاکتەمە و بوا دەکەی وەڵا باسی منت کردووە کۆڕاوتم خۆم باسی تۆم نەکرد نەمزانیوە تۆ ئەو ساڵی وەسمانیش حەیران دەکرد ئەو پیاوێکیش هەبوو ساڵحی حەسەنی سووران پێدەگوت لە بێتوشێ ئەوش حەیرانی دەکردن دووسێ عیرانیشم لەوێ وەرگرتن ئامۆزایەکەم هەبوو نەماوە حەزر دەکەم ئەویش دەنگێکی زۆر حەجیبی هەبوو ئەمن گەلێک گوتنێ لەوی فێر بوو ئەو جارەکە لە باغیشدا خاڵی خێزانیم حەلی سۆفی شێخان پێدەگوت دەنگێکی زۆر عەجیب و ناسکی هەبوو حەیرانی دەگوتن چەند حەیرانان لەوی فێر بووم مەموزینان لەوی فێر بووم ئاشقڵە لەوی فێر بووم شەونی وە شەوان لەوی فێر بووم ئەوە جاچیەگە دەیگەیشتمی دیەگەر دەنگەکەی خۆش بووە بەجێوەڕێ بووە حەیرانی دەگوت لێم وەردەگرت ئەری دەوەرەوەرە من و مارە بابی من ئازیز دەگوڵێ گوڵێ ئەمن کەڵاکی لە بۆ ئاز دەخۆم دروست دەکەم لە پەرکی دەڕە شەڕێحانێ پەرازانی تێ دەکەم لە پەرکی دەدەسوورە گوڵێ وەستانی بۆ بێنم لە حیلە شاگردانی بۆ دەم لەبە قۆزەم و سڵێ دەگەڵ هەموو تەقەڵ و تەریبانی ئازیزێکی خۆش پێڵ بڵێم ئازیزێوەی خۆشەویستان هیوادارم کە تا ئێستا ساتەکانتان بە جوانی تێپەڕ بووبێت و ماندوو نەبووبێتن و ئازیزان ئێستێش لەم بەشە لە بەرنامەکەدا دەڕۆین گوێ لە پەیامی بەڕووی زێڕین دەگرین بە خوێندنەوەی کاک سوارە سەفەری ئازیزان بە چەپڵەکانتان هاوڕێی کاک سوارە بن تا سەرسن زۆر زۆر سپاس ئامادەبوانی خۆشەویست وێڕای سڵاو بە خێراتنێکی گەرم بۆ لەدایکبوونی شەوی مێهر و خۆشەویستی و ئاشتی خەڵاتی فەرهەنگی بەڕووی زێڕین بەڕوو ڕەمزی مانەوە و خۆڕاگریە لە بەرامبەری شەختە و زریانی زستانە سەختەکان و هێمای سەرهەڵدانەوە و ژیانەوەی پاش هێرشی تەور و تەوشمی ئاگرە خەڵاتی بەڕووی زێڕین ڕێزگرتن لەو شۆڕە سوارانەی بواری فەرهەنگ و چاندەکە لە پێناو پاراستنی فەرهەنگی بنارەکانی زاکرۆزدا وەکو بەڕوو خۆڕاگر بوون بەڕێز مام خدر قادری مۆسیقا و ئەدەبی فولکلۆر بەگشتی و لەوانە بەیت و حەیران سەنگەری مانەوە و خۆڕاگری زمانێکی لە دەسەڵات دەرکراوە چالاکانی ئەو بوارە بۆ گەلێک کە مێژووی نابینرێت و دەپسرێت ئەڵقەی گرێدانەوەی ڕابردوو بە ئێستا و کۆمەڵگاون ئێوە ساڵانێکە لە گۆڕەپانی مۆسیقای فولکلۆری کوردیدا سوار چاکانە تاوتان بە دەنگە ڕەسەنەکەتان داوە و تەمەنێک بێوچان لە بواری کولتوری هەرێمی زاکرۆزدا تێکۆشاون ناوەندی فەرهەنگی هونەری وەژین تەمەنێک تێکۆشان و چالاکیتان لە بواری مۆسیقای ڕەسەنی کوردیدا بەرز دەنرخێنێت و سەری ڕێز لە بەرامبەر هەوڵی بێوچانی ئێوەدا دادەنوێنێت بۆیە خەڵاتی بەڕووی زێڕینی ساڵی 2018 بە شیاوی ڕێز لە تەمەنێک ژیانی هونەری ئێوە دەزانێت یەلدای 2718 کوردی ناوەندی فەرهەنگی هونەری ڤەژین بەسپاسەوە مامۆستا خدری بەڕێز یۆجە سەرمایە گەورە ڕەسەنەکا و موسیقا و کوردەوارین مامۆستا کەڵە هۆنەرمەند و تایبەت و کوردەواریە
کە بەیت و حەیرانیش هەزاران ساڵە سینە بە سینە ئاردەنەشلامە. خۆشەویستان، ئێستەیش دەڕۆین تا بینەر و بیسەری بەشی تایبەتی بەرنامەکەمان بین کە پێشکەشکردنی خەڵاتی بەڕووی زێڕینە بە مام خدری خۆشەویست. بەم بۆنەوە داواکارم لە کاک مەحموودی مبارەکشایی بەرپرسی سەرەکی ناوەندی بەژین بێنە سەرسن. کاک مەحموود فەرمووی. و هەروەها مامۆستاگیان داواتان لێ یەکەم هەنگاو سەرچاوی ئێمە بنێن و بە چەپڵەکانی ئێوە عەزیزان داوا لە مام خدری خۆشەویستی ژەکەین بێتە سەرسن بۆ وەرگرتنی خەڵاتی بەڕووی زێڕین. بسم الله الرحمن الرحيم. خدایا بناوی تۆ سەلامێکی گەرم و بەتین لەو مەجلیسەی دەکەم. بە خێراتنیان تێکڕا دەکەم ژن و پیا و هەر چەندێکی لێن پێڵاویان لەسەر چاوی من. ئەمن عمرم 90 ساڵە، زۆر گەڕاوم لە جیهان، خواهشت و لێ دەکەم منزورم هەر ئەو شەوەکە نییە جاری دەدیکە ئەگەر بەرنامە هەبوو دەبێت دای بەشن بە سەعات بڵێ کابرا چارەیەکی وەخت هەیە، لاژور و نیو سەعاتی وەخت هەیە. ئێستا و عالەمە زۆر ئیختیارەوەی دەوەیەکە ئەگە شتێک بڵێت لەو مەجلیسەی لێ حاڵی ببن، بەڵام وەبەریان نەکەوتووە. لەبەر ئەوەی کە عەرز دەکەم بۆ جارێکی دی ئینشاءڵڵا ئەوە خوا تۆفیق ودا لەسەر خێر. بەڕاستیە من دەستی ئەو کەسانە ماجەکەم کە بوون بە ساحەبی ئەو وانەکەی هەیناوێتە گۆڕێ و عەرز دەکەم ئەمن هاتووم لە 5 ساعات ڕێبەڕێوەم هاتووم بۆ خزمەتی وە ئەمن وام نەدەویست وەڵڵاهی من پیر بووم بەڵام لێم نەکەوتونەوە هاتووم بۆ ئێرە بۆ خزمەت و دوعای بەخێرم بۆ بکەن. عمرم هاتووە لە وەختم هاتووە. دەستخۆشی لەوانە دەکەم کە ئەو بەرنامە ساز کردووە یا ڕەبی لە دنیا و قیامەت سەرفراز بن، دەستیان خۆش بێ بەقەد هەر عازمانان ئەمن لێیان مەمنونم ئەگەر ئەو بەرنامە ساز کردووە. ئێستاشە من کە هاتووم بۆ ئێرەکانە بەڵام بەداخەوە پیر بوو کە ئینسانی ژەگە پیر بوو دەبێت لێبوورنێکی هەر ببێ، دەبێت لێم ببوورن ئەگە نوقسانیم ببێ. ئەڵێ هەل لە تولفی تا بە پیری قەت دڵم بێخەم نەبوو، چەند گوڵ و ڕیحانم لە چەند دندانەیەک بۆ من نەبوو، ئاتەشی ئەو چرخە کۆنەی قەت لە من غافڵ نەبوو. گەردەرم کەی ڕوودەکوێکم چی پەیست پەنای کەم نییە، نوری بینای چاوەکانم ئیمڕۆکە لوتفت نییە. بێقەباحەت لێم زویری پێم بڵێ سویچم چییە، دەر بە دەر پۆستم دەرێنی دێمەوە چارەم نییە. ناریە بیستومە ئیمڕۆ یار غەڵاتی کردووی، ساوەرە ئەمجارە تو بمرە لەسەر ئەم خۆشیە. دەر بە دەر دڵمەندەم و سەرگەشتە خۆم، نامەوێ خاچی تورکیانە پادشاهاتی مڵکی ڕۆم. من کە پەشمە پۆشی باڵا و وەسەچینی کوڵمی تۆم، جا چ دەکەم لەسەر باخ و بێنی وەردەوە، تۆ بە سوخمەی سەوز و ئاڵ و من بە ڕەنگی زەردەوە.
هەر لە ڕووی دەرمانی دەردی قەلبی غەم پەروەردەوە یا محەممەد یا ڕەسوول الله ئەمن بە هەیوان ئینتیزاری هیممەتم هێندە ڕووسیا و سەرفەکەندە و شەرمەزاری تاعەتم چونکە بۆ خۆت فەرمووتە شیفاعەت خوازی کولی ئۆمەتم بۆ فەقیران بێنەوایان پشتیوان و قووەتم هاواری عاسی بۆ فەخری عالەم یا ڕەسوول الله مەدەد ئاگری بوغز و حەسەد کەوتە ناو ئیسلام بەجارێ گەشت و تاندینی کوبەت غەلغەلەی فیتنە و فەسادان کەوتە ناو دنیای بێعەدەد الأمان أي فخر عالم يا رسول الله مدد سيري فكري أهلي معني چون بجاري بو بخوين دو قلي صاد صوزي هناسي أو هتيوانش كدين أهل سيني قرمي مظلوم مالكو چي شاردين خوين لديدي أهلي صفوت دي تخواري هوادلين خواز زای بخیر بداتەوە تەکلیفم هۆیە لە جوانە ئەو خوشکانە ئەو جوانانە ئەوەی کە تازە دەگەنێ خوایشت لێ دەکەم لانی خوای بەرمەدەن لە پشتیان لێ بەرەژێر خەتا نەکەن ئەوە لێپرسینەوەن هەیە لە ڕۆژی قیامەتدا دەبێت چۆن چاو هەڵێنین ئینسان بە جوانی دەبێ بگڕێتەوە و کاری ناشیرن نەکا ئەمن لأول عمري دا إساء الحالك تقريبا چند سالك دبي كل الروجة كي سبحانه قال ننجي هرستام 100,000 قل والله دخوينم 1000 صلاواتي لي دم 1000 جاريش لا إله إلا الله دكم فير بوم بريه وبروم حد دو كاري دام سو روجي اللي عندي طاقتم دبي رانا وسطم خواهشت لي دكم شو نويجم هيا سيش نويجم كردوا نازانم خدای تعالی من چون بۆ ئەو سەفەرەی بۆ مەکە و مەدینان لەوێ زۆر پاڕامەوە کوتم خوایە ئیمانم ببێ بە هەر ئەلەو جێی بم بە قسەی نەکردوم خوای ئەڵڵای مودەی تەواو نەکردوم ناو ساڵەکە زۆر زۆر لە پارەوە نەخۆشم کەوتوم پشتم و عەرزەی کەوتە دوو لە ئیمەم لە عەینی گرێیە پشتی ترازاون زۆر بۆ کەند و کەرە دکتۆرانی چوون دانگوت ئەتۆ ئەگەر هیچ کاران نەکەی چا دەبی بەڵام ئەمن ئێستا تازەی کارێ نیم ئەگەر چاکیش ببم بە جەحێڵیش ئێستا تازە هەر کارێ ناکەم محتاجم بە کارێ نیەخۆ بەڵام ئینسان دەبێ ئاگای لە خۆی بە داوێنی خوب بپارێزن عەزیزەکانم چاوەکانم جوانان خوشکەکانم دەواری خۆتان بپارێزن لە ڕۆژی قیامەتێدا ئینسان با بە ڕوسووریی تەعەززر لە خودای پێغەمبەری صلی الله علیه وسلم هیچی دیکە مزاحیم و نابم دەم و پلەکەم هیوا نییە هیچم لەدەست بێ خوای تەعالی ڕوحم بە هەموو مسلمانان کاردا بەمەش بکە ئینشاءالله یا ربی خدایە بۆ خاتری خوایەتی بۆ خاتری خۆشەویستەکەی خۆت ئەو ساڵە ساڵێکی پڕبەرەکەت و عێزەت بێ خدایە بۆ خاتری تۆ بۆ خاتری خۆت خوایە ئەو ساڵە لە هەموو دۆست و مسلمان و مسلمانان مبارەک و پیرۆز بێ ئەمن چیدی کەزان مزاحیم مامۆستاگیان خەڵاتەکەت زۆر زۆر پیرۆزە خۆشەویستان با دەنگی چەپڵەکانتان زۆر چڵتر بێت
ڕێز و سڵاو و حورمەتم هەیە لە خزمەتی بەشداربوانی بەڕێز ئازیزان و خۆشەویستان ئەو میوانە ئازیزانەی کە لە هەموو بەشەکانی کوردستانی ئێرانەوە بەشداری ئەم کۆڕە خۆشەویستیان کردووە و لە کۆڕی ڕێزلێنان لە کەڵەپیاوی هۆنەر و کەلەپۆری نەتەوەکەمان جەنابی مام خدری قادری بەشداریان کردووە. هیوای تەمەندرێژی بۆ ئەم کەڵەپیاوە دەکەن و هیوادارین تەمەنی لەمە زیاتر بێت و بتوانێت خزمەتێکی یەکجار بە زمان و فەرهەنگ و کەلەپۆری نەتەوەکەمان بکات. جارێکی تر ڕێز و حورمەتم هەیە لە خزمەتان و بەخێر بێن سەر و سەرچاوان. خۆشەویستان دیسانەڵێم هیوادارم کە ماندوو نەبوون و ئێمە هێشتا بڕێک بابەت و بەرنامەی ترمان ماوە زۆر پێمان خۆشە لە خزمەتاندا بین و جارێک کۆڕەکەمان بەجێ نەهێڵن. و هەروەها جارێکی تری سپاسی مام خدری خۆشەویست دەکەین بۆ ئەوەی کە هەر لە سەرەتای ژیانیانەوە تا ئێستا خزمەتیان بە گەلەکەمان کردووە. جارێکی تر سپاسیانەکەم و پیرۆزباییان پێڵێم لەلایەن خۆم و ناوەندی فەرهەنگی هونەری بەژینەوە. ئازیزان لەبەر کەمی و کورتی کاتەوە بڕێک لە بەرنامەکان مەجبور بین کە جێبەجێ بکەین. ئێستێش لەم بەشە لە بەرنامەکەدا شاعیرێکی خۆشەویستمان لەلایە کە ڕێگایەکی زۆری بڕیوە تا بگاتە ئێرە و شعرمان بەدەستە و دیاری بۆ بهێنە و پێشکەشمان کات. ئەڕۆینە لای خۆشەویست کاک نادری زەنگی شەئی تکایە بە چەپڵەکانتان با بێتە سەرسن و شعرەکەیان ئاراستەی کۆڕەکە بکەن. زۆر سپاس. من نیم، من قەڵام مەدەست نوی، من تەفەنگ مەدەست بیۆکویم کیشەوە بۆن چوم وارانی ئەزور بارم کە بە دوا و پێخەمەرەل نەهات. سلام هەمڕیال و بەشدارالی عزیزم. یه شعر آزاد لکی هم بخونم. لیلا کیادا ارا هر شوا اتاق من وجاگرمه ارا تا ممکورا کم خورامو ارا تا لیلا مچرم خورک وال پشتر و چمین وارا گپ بوا مران به هنه با خاگرگر تویته هنه و تیتاری آلش سزیا و چارم کرده تا تو شین نکین ارا تا منم مخن مینه گره فرق تیتاری و مردن چیه؟ اول با هم آگرگرت یادارل اول مرگ بی یا مردن اول من بیم یا من نویم عشقا که آگرم اگری من یا آگره که عاشقم من ارا هنی مخنیم یک ممرو هنی موی مگری یک مویدی ارا هیچی جا وجنیه هنی کلچی آسا جا وج تولی دارت دا بوام بیا با خوانو آگر گرد من چه منی دت مکودیه لیلا کیه دا ارا هیچ مبیر نمای شو چلیتون آخر سوارێ بە ئەسپ و وەشەویسی جەکۆ ساڵان و میراجی و فەیلەقوس و قەلەبەرد و شاهۆ کەوتەن ڕا بەرەو ئێمام و باوەڕەشی سوارێ و کەوتەن ڕا تا تەژنایی دارە بەلوەکە و زاگروسی ماڕۆ سوارێ و کەوتەن ڕا
تا چەم و دیدار و داسەیران و کونەدێ و زرێبارێ بە دیدار و دوانزە سوارەی شاوکەرۆ سوارێ و کەوتەن ڕا تا بە ئەو پەڕوچە نامایی و بێندریژی مەڵهەم و وەشەویسیەکە و مام و سامەولەوی بنی و سەر و زام و دارە نەرەکا و وڵات و نیشتمانی سوارێ و ئامان بە چەکی ساوزەوە کە هەواڵ بۆ بە مرۆڤەکە بە کەڵەکە کە ئاسوودە بووسدێ ئەندیشەی سۆز ڕاو بەرمانە داواکەر و جەکاک حامدێ کۆنەپۆشی پەیوانای پەیام و ناوەند و وەژینی پەی شەهیدا و ژینگەی ئینامی خزمەتشە خۆشەویستان داوای لێبوردن وا دیارە کە کاک حامید جارێک پێیان نەکراوە بێنە سەرسن ئێستەیش تا کاک حامید ئامادە بێ ئەڕۆینە لای شاعیرێکی خۆشەویستی دیکە خاتوو مەحبوبە سەعادەتمەند کە کورمانجن بە چەپڵەکانتان گوێگرین لە شێعری خاتوو مەحبوبە زۆر سپاس سلامێک بە باڵای شەوی یەلدا و بە بۆنی گوڵی زەعفرانی خوراسان بە ئێوە خوشک و برایان و درود و سپاس لە پێکهێنەرانی ئەم کۆرە تایبەتە بە بۆنەی شەوی یەلدا کە پێکیان هیناوە و منی کوردی خوراسانیان بانگهیش کردەوە و هۆی شانازی منە ئێستا لەسەر ئێزنتان چەند هەلبەستی دوبایتیتان بە زمانی کورمانجی پیشکەش دەکەم و ئەوەتە خوازی شانازی و بەختەوەری ئێوە خۆشەویستانم ئەز کوردە خوراسانێمە لێ ئەڤیندارە کوردستانێمە و شانازیا منە و ئیشەو لەسەر ئاغا کوردستانێ لەگەل و خەلکەی دلۆڤان و ئێرۆ هێژای کوردستانێمە چەند دوبەیتی پێشکەشەوە دەلالێن هێژا دەکەم دەشەوتم لە ژیانێک ساور و داوری دەشەوتم لە ژیانێک ساور و داوری نە ئێزەنگم نە هەفشانم نە ئاوری ئەگەر قانات من شەوتین بشەوتن دەفرم ئەز ژر ژیاخە دوجاوری بەدەن گونجانده و ڕەشنیل و هێشن دل و گەوری متژە ئار و ئێشن دەخوازم ڕابەوم وا هەردە ساورە ژە وەختا کو کەتم ژۆنیێمە دێشن دو هاتی ڕووی دۆنێ ئەز بووم خودێ خواست دەماک و گەپتێکی بولبول دەون مەست ڕوویا گشتان خودێ را ئێدە گۆتن دە کورمانجی دەخواندن هەنگ و هەلبەست کوڕۆژاغی و بێدەنگی چه سەختە کوڕۆژاغی و بێدەنگی چه سەختە چما بێ وەختم ئەز وەختاک و وەختە گەوێ هوریگەری گەوری برینم لە هێلینام سەد ئەرمان پەلەختە
ودودا مرخواهشن به حواله همه زوج جدنگه دا و داله زمین پستو سواده دیر چافتیر دهلین هشت او پارا شماله زبستانک و برف خور چونی و قصدومانک و هین را نونی و ارمانک و زیلدن شاخن هشت دیسا جاول بهار درونی جرانی ام دوما آرگه خوانا دوی درد ما و داری شوانا و ارمان پلتما شوتی و دوگر توابونی و دردا توانا و چند سخشتی لگچ دل اشکستیه غم گشتیه تا هستیه جگب خلق وستیه لدستین دا خن نگرتن هر دو گلین دا وگرتن هسترین دا نهج مرتن لهمبر وان جیا سستن بلن مرخان بجن پستن جنین گرمانج گهل دستن هدور رند اگر گاون گورین هجا بخجاون جیا جبر باون راون و دو بیتیا داوی پیشکش لوا خلقه و ایر مریوانه و داغیتا دریو نیشاو نمی شف و داغیتا دریو نیشاو نمی شف دمک جیکسای دمک دوما نمی شف جمشهد تا مریوان زبارم وکی اسمان کردستان نمی شف سپاس بست زۆر سپاس و پێزانین و خۆشەویستی بۆ خاتونە عەزیزە بۆ شیعرە جوانانەی کە بەدەستە و دیاری ئەم شەو بۆ مەریوان و کۆڕی شەوی یەلدای هێنابوو دیسان سپاسیانەکەین عەزیزان ئێستەیش ئەڕۆینە لای کاک حامیدی کۆنەپۆشی بۆ خوێندنەوەی پەیامی ناوەندی فەرهەنگی هونەری ڤەژین لەسەر شەهیدانی ژینگەت عزیزان بە چەپڵەکانتان هاوڕێیەتی کاک حامید بفەرمونون با هەست نەکات کەماندوون و ناتوانن گوێ بگرن زۆر سپاس دەتوانیت ڕوانینت بڕوێنی و سەوزش بێت بەو مەرجەی کە درەخت ببێتە دڵدارت هاوڕێیان کاک شەریف و کاک ئومێد لە مژودۆمانی سووتانی چیاکاندا ئێوە هەناسە و هیوا بوون لە نێو زریکە و قیژەی دارستان و هاوار و هەرای سووتانی نیشتماندا ئێوە بە دەنگێکی نزم بەڵام دڵنیا بەداهاتوو سرودی خوایە وەتەن ئاواکەیتان گوتەوە لەو کاتەدا کە وڵات دەستەوە ژنۆ بۆ ئەشپرزەیی خۆی دەگریا فێرتان کردین کە ڕێگاکان بە یەکەم هەنگاوەوە دەست پێ دەکەن ئێوە قەقنەساسا ئەم وڵاتی ئەوین و ئازارەتان فێری ئاواز و بەستەی خۆشەویستی ژیان کرد وەکو قەقنەس لەسەر خۆڵەمێشی خۆتان ژیانەوە
چوونە ئەو دی و کات و شوێنەوە و چوونە ڕیزی ئەو ڕێبەرە نەمرانەوە کە بۆ هەمیشە پاراستنی ژینگە و خۆشەویستی نیشتمان بەناوتانەوە گرێ بدرێت. ئیتر دەنگتان تێکەڵ بە جریوەی چۆلەکەکان و هاژەی ڕووبار و شنەی نێودارستانەکان بووە و ئاوازتان سرودی سەر لێوینەوەی داهاتووی زاگرۆس دەبێت. هاوڕێیانی عەزیز، ئەمە یەکەم یەلدا و یەکەم لەدایک بوونەوەی هەتاوە کە زاگرۆس چاو بۆ سوار چاکەکانی خۆی دەگێڕێ و لەو دیوی سنوورەکانی نەمریدا دەتان بینێت. ناوەندی وەژین هاو خەبات و هاو سەنگەربوون لەگەڵ ئێوەدا بۆ پاراستنی نیشتمان بە شانازیەکی گەورە دەزانێ و سەری ڕێز بۆ چۆن ژیان و چۆن نەمربوونتان دادەنەوێنێت. ناوەندی فەرهەنگی هونەری وەژین. سپاس بۆ کاک حامید بۆ خوێندنەوەی سپاسنامەیەک لەسەر شەهیدانی ژینگە بە ئامادەکردنی ناوەندی فەرهەنگی هونەری بەژین. دیسان سپاسیانەکەین. ئازیزان، ئێستەیش هەروەها کە بە پێی خوێندنەوەی سپاسنامەکە تێگەیشتن دەڕۆینە لای ئاراستەکردن و پێشکەشکردنی دوو سپاسنامە بە دوو خاتوونی خۆشەویست کە هەر لە سەرەتاوە هاوڕێی کۆڕەکەمان بوون. ئەڕۆینە لای خاتوو نازدار حەقپەرست هاوژین و هاوسەری کاک شەریفی نەمر. بە چاپڵەکانتان و هەروەها خاتوو ئاسۆ شەیخۆل ئیسلامی هاوژینی کاک ئومێدێ حوسێنزادە. خۆشەویستان، داوا لە خاتوو چنوور ساسانی و هەروەها خاتوو بەیان دەکەین کە بێن و سپاسنامەکان ئاراستەیە و دوو خاتوونە خۆشەویستە بکەن. خاتوو چنوور و خاتوو بەیان فەرموون. من شەریفم بە ئاسانی پشتی ئومێدم ناشکێت. زمانم لاڵە بە وەسفین نەبوونتان، تەنیا توانم بڵێم ئەندیشەی سەو زمان ڕێبەرە. سەری ڕێز و نەوازش و حورمەت دانەوێنین بۆ دوو خۆشەویستە نەمرە و هەروەها بۆ هاوسەرە خۆشەویستەکانیان.
زۆر سپاس کە ئەم شەو لە کۆڕەکەی ئێمەدا بەشدار بوون بە هاتنیان هێزێکی زۆر تایبەتیان بە کۆڕەکە بەخشی و مانای ژیانەوەیان تا هەتایە بە ئێمەوتەوە. ئازیزان، ئێستەیش ئەڕۆینە لای خۆشەویستێکی تر کە ئەوانیش هەروەها ڕێگایەکی لەوانەیە بڵێم زۆر دوور و درێژنە، بەڵام ڕێگایەکی سەختیان بڕیوە، ڕێگەی سنە تامەریوان تا بێنە ئێرە و ئەم شەو ئامادە بن و شێعرێک ئاراستەی کۆڕەکەمان بکەن. ئەویش خاتوو سۆهەیلا مەیهەمیە. هیوادارم چەپڵەکانتان ماندووبوونی پێوە دیار نەبێت تا ئەو خاتوونە بێتە سەر سن و شارەکەیان پێشکەش بکات. زۆر سپاس. سڵاوە ڕێزم هەست بۆ هەموو ئامادەبانی هێژە. سڵاویش بۆ ڕۆحی بەرزی پاکی شەهیدانی ژینگە. شعرێکم پێشکەش بە ئێوە بە ناوی نامۆییم هاتۆتە کۆڵ. تکا دەکەم شەریعەتی گەڵا ڕێزان، لاپەڕەی زەردی سبوریم خاکادا کەوت. سارای ڕۆحم لە پێکەنینێکتدا تەژیتەرین بێبەزەیی لۆژیکی تینویتی دەهۆنێتەوە. خوا بتگرێ بە دەمارەکانمدا هاتوچووی تۆ هەر ڕۆژە و پیاوسەی خەیاڵت هەر ئێوارەیە. بە مەنارەکانی بەتاڵیەتدا گەمژەیی کۆتر بوون، دەستپێکی ڕۆناکی پرسیارێکە چۆلەکە. چڵی پێکەنینم چەماوە لە مێشکی شەوە زەنگدا، تک تاریکی نیشتمان. لەوەتەی هێلانەی دەمانچەیکی پیرم، جەنجاڵیم باڵا دەکا چۆڵ. هیچ حەبێکم ناشنەوە سەر ئاوەزی مناڵی، حوسەڵەی بێدەنگی بشڵەقێنم. بۆنێکە ژان دەستە و یەخەی مێژۆم، تلاو تلی تەنیاییم. بنچینەی دیوارە کەسیرەکان، سواغدانی هەناسە دەستی دادەکەوێ. چەمکی تامەزرۆیی ئینجانەکان پردی خەیاڵم تەڕ دەکەن. تۆ بڵی گزین قاش درێژتر بڕوانێ، لای چاوەڕوانیکی کوێر دەگەڕێمەوە. پەنجەرە تەریق بوونەوەی دەڕژێنێتە لۆچی کراسەکەی، جادە باوێشکێکە لە خاموشیدا. چ دابڕانێکی خۆڵەمێشیە، دڵی بەردیش خاو دەکاتەوە. کە پاییز تێکەڵی قاوەیەکان دەبێ، دەست دەشوات لە ڕووباری خەیاڵمدا شەپۆلانێکی شێت. بە قەراغی هەورەکان چەندی دارێکی حەز بە باراندا. جۆلانەیەک ڕادەخات دڵم لە بۆشاییک هەر دێت و دەڕوا. تەماشایەکم بەردەبێتەوە تا نۆتەکانی گەڵا بە شەمەندە فەریبادا. تک تاقەت لە پشت دەلاقەی تەنیاییدا بەردەبێتەوە. نازانم دەبێتە کۆچەری بریقەی کام وڵات، کە لە بەرزەخەکانی من پێی نەگرت. شوشتم دەستەکانی متمانە لە خومدا، باڵندەییم شاشەیەکی شەترەنجیە و نامۆییم هاتووەتە کوڵ. غوربەتەکانی نیشتمان ئەگەر پیاسە بگەیت لێم تێدەگەیت. بە نوچی هەزار شەوەکانی مردندا ئەفرۆدەیتێک نەماوە لە ڕۆحمدا. کشانم هێندە پەنایە بە تابوتەکانی بێلاشەمدا. تۆ لێدوانی جگەرەیەکت بە پێداگری بێتاقەتیدا، لە ژنێکی ئەسمەردا
چاوەڕوانی لە پاڵتۆیەکەتدا ناکەنی تۆ چل زستان لەژێر پاڵتۆیەکەتدا وتەکانیان گەرم دەکەنەوە تۆ پرچەکانت کردە زستان و هاودەنگی وێنەیەکی بێدەنگ تفت و تاڵ هەڵدەمژی پیاوەتیت پاڵ داوەتە کات ژمێرە نووسوەکە دوور دوور تا ڕەنگیت هەم نوختە چینەکانت درێژ دڵم نایە بە تەریق بوونەوەی تاونەی ڕەنگەکانت کە پشتی بەرد کون بکات دەگەڕێمەوە سەر ئاوەزی کۆتایی ساڵ بە مۆمی شۆڕەشێک تا سەمای پێخواسی گەزیزە بە قاچاخەڕێ بەفردا وێنای هەڵم باوەش بوو پەنجەرە بەرم فێریان کردم برینەکان لەسەر بنچینەی بەڕۆ هەڵدەسمەوە برینەکان فێریان کردم لە تووشبوونی ئەندیشەکانی باران وشە وشە باڵا بکەم تا نقمبوونی کەسیرەی زۆر سپاس